بەناوی خۆی گەورە سڵاتان لەبێ بینەرانی ئێمە لە سەرەتای هەفتەیەکی نوێدا لە پەیامی ڕۆژەوە بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازەوە گەڕاوینەتەوە لاتان هیوادارین لە ساغ و تەندروست بوون و بە دڵێکی ئاسوودە و بینەری بڕگەکانی ئەمڕۆمان بن. سۆژۆنیا سڵاوتان لێبێ دازان و خۆشەویستان لە هەرجێگەیەگەن هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین کە بەختەوەر و ئاسوودە بنازان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردن لەو تەوەرانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە ئاتۆری یەکەمی بەرنامەکەماندا کاتەوەرێکی تەندروستیە باز لە هۆکارەکانی گەشتبوون و سەرسوڕان و گەشتبوون دەکەین و باز لە ناهاوسەنگینی و دەستەدەکی کەمە جۆرەکە زۆرجار نەخۆش تووشی دەبێت بزانین هۆکارەکانی چین و ئەو نەخۆشە کە تووشی ئەم حاڵەتە دەبێت نیشانەکانی چین و چۆن دەبێت ئاگاداری خۆی بێت و باز لەو جۆرە نەخۆشیە دەکەین لا تەوەری دومی بەرنامەکەشماندا لە ئێستادا وردەوردا گەنمی جوتیاران کۆ دەکرێتەوە و پێشکەش بە سایلۆکان دەکەین زانی شێوازی ئەم ساڵ بۆ کۆکردنەوەی گەنمی جوتیاران چۆنچۆنی و ئەو بڕۆپارەی کە دیاری کراوە چەندەوە ئایا ماوەی وەرگرتنی پارەکەیان و ماوەی وەرگرتنی گەنمەکانیان چۆنچۆنی دەبێت پێم وابێت ئەم ساڵ جیاوازە لە ساڵانی ڕابردوو بۆ پێی کە جوتیاران دەتوانن تەواوی گەنمەکانیان پێشکەش بە سایلۆکان بکەن کە حکوومەتی عێراق لەو بارەیەوە بڕیاری داوە کە تەواوی گەنمی جوتیاران وەربگرێت و لە ماوەی 10 ڕۆژیشدا پارەی گەنمی جوتیانە بێتە سەر حسابی بانقی و پارەکانیان پێ بدرێت. لە دوای ئەو تەوەرانەش تەوەرێکمان هەیە باس لە کاریگەری ماجیک مافەکەین لەسەر هزری منداڵ. ماجیک ماف پرۆگرامەکە تایبەتە بە توانای زیرەکیانی منداڵ. دەپرسین ئاخۆ چۆن سوود بە منداڵ دەگەێنێەوە ئەو ڕاهێنانە چین ئەو تەکنیکانە چین کە منداڵی لەسەر فێر دەکرێت و ئایا بەڕاستی دەکرێت بێتە بەهێزکردنی لایەنی بیرکاری و هەروەها لایەنی بەهێزکردنی یادگەی ئەو منداڵە. من لە تەوەری سێما لەگەڵ ڕاهێنەرەکە باز لە تەکنیکەکانیکەین چۆن سوود بە منداڵ دەگەێنێت و هیوادارین بینەرمان بن. بەڵازان دەستپێک دەچین لای ڤیدیۆ کە شکۆی قورئان لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ڕانی ڕێکخرا پێکەوە بینەری دێین. سڵاوتان لێبێت فیستیڤاڵی شکۆی قورئان لەلایەن مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەریەوە ساز کراوە بە بەشداری چەندین قورئان خوێنی ناوخۆیی و جیهانی بەڕێوە دەچێت هەروەها بە بەشداری ژمارەیەکی زۆر لاچینی گەنجان و لاوان کە بە سەدان قوتابی بەشداری فیستیڤاڵەکەیان کردووە کە لە کۆتایی ئاهەنگەکەدا خەڵاتی تایبەتیان پێدەدێت بۆ وەرگرتنی ڕاوسەرنجی قوتابیان و بەشداربوانی فیستیڤاڵەکە لەگەڵمان بن. سەربەرزی هەردەم سرای گەشاوەی ژیانە قورئان ژیانما هەناسە و بوونما شاد و سەربەرزم چونکە دەستورما دڵم کانیاوی ڕوونی هودایە چونکە قورئانە ڕازی دەروونما. ئێمە وەکو مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری کوردستان فیستیڤاڵی شکۆی قورئانمان ساز کرد لە دەڤەری ڕاپەڕین. ئێمە فیستیڤاڵەکە بە بەشداری قورئان خوێنانی ڕۆژهەڵاتی و هەروەها عێراقی و تورکمانی و خەڵات و ڕێزلدانی تایبەتمان پێش بۆ ئامادەکردوون و بۆ قوتابیەکانیش بە هەمان شێوە لەگەڵ بۆ هەر بێشێک لە بەشەکان لایکەمەوە گەشتێکی عومرە دوای توری پشک بۆ ئەو بەڕێزانی کە دەردەچن گەشتی عومریان پێ دەکەین. تیشی ڕەوشەنی ئەدا لە سینە بەهارە بە قورئان بڕوێ تیشی ڕەوشەنی ئەدا لە سینە بەهارە بە قورئان بڕوێ. ئەگە پێمان بڵێ ئەوە تاسە خۆشحاڵم بەشداری ئەو فیستیڤاڵەتان کردووە. وەڵا بەخێراتن کەناڵەکەتان دەکەم سەرتا دەستخۆشی لە مەڵبەندی ڕاپەڕین کۆمەڵی دادگەری کوردستان دەکەم کە ئەم هەلەی بۆ ئێمە ڕەخساندووە کە فیستیڤاڵی شکۆی قورئانە و من زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە بەشداریم کردو لە یەکێکم لەو قوتابیانی کە بەشداریان کردو لە فیستیڤاڵی شکۆی قورئان. باش ساڵانە ئەو جۆرە فیستیڤاڵانە بەردەوام بێ و پەریان پێ بدرێت. با
فستیڤالە چکە بەهۆی ئەوە هەندێک کەسێک ناتوان شارەزای قورئانین ئەوانش دەتوان بەهرێکی زیاتر وەربگرن و بەوەندا زیاتر شارەزای قورئان خوێندن بن. ئێمە وەکو بەشداربووی فستیڤاڵی شکۆی قورئان زۆر خۆشحاڵ بووین کە بەشدار بووین وەکو مامۆستایان و کتابیانی لەقی شکارتەی نووری حکمە. بە تاکید ئەو فستیڤاڵانە ڕۆڵی خۆی هەیە بۆ بڕوتین و جۆش فرۆشێک بە خەڵک و بە قوتابیان و بە بەشداربووان ژێدات لەو فستیڤاڵاندا پێشی باشە ساڵانە ئەنجام بدرێت. ئەی قورئانەکەم تاکە هەتوانی ساڕژی دەرد و مەرهەمی ژانی دڵی پڕزامم بە تۆ شادا بۆ ئەم مەردوومە هەناسە و ژیانی دڵی پڕزامم بە تۆ شادا بۆ ئەم مەردوومە هەناسە و ژیان. بۆ گەنجان بەتایبەت ئێستا گەنجان ئەوانەی کەوا تەڵەبەی قورئانیان هەیە زۆر باش یعنی وەکو دڵخۆشیێک بۆوان کە بانگیان دەکەن بۆ ئەو فستیڤاڵە ئەوە هەموو گەنجن کەوا دەرس دەڵێتەوە قورئان دەخوێنێ قورئان بە خەڵکی دەڵێ ئەوە زۆر زۆر شتێکی گەورەیە بەڕاستی خوا پاداشتیان داتەوە. پێمان بڵێ ئەو فستیڤاڵە چ سوودێکی بێەوە گەیاندووە؟ بەڵێ ئەم فستیڤاڵە ئەم جۆرە فستیڤاڵانە سوودێکی زۆری بە ئێمە گەیاندووە تاوەکو شارەزابین لە قورئانی پیرۆز و سنەت و ڕباسی پێغەمبەر. ئێمە تا ڕادەیە خۆشحاڵین کە ئەو فستیڤاڵە کراوەتەوە وە قوتابیەکی بنەڕەتی هاتین بۆ فستیڤاڵە هیوادارین هەموو ساڵێک ئەو فستیڤاڵە خۆشە بکرێتەوە. من زۆر پێخۆشکە فستیڤاڵم کردو لەو فستیڤاڵە هیوادارم ئەو ساڵ بەردەوام من وەکو قوتابیەک جنوویەکم لەبەر کردووە هیوادارم هەموو ساڵێک وەک فستیڤاڵێکی خۆش بەردەوام بێ. پێمان خۆشە هەموو ساڵێکم زۆر فستیڤاڵانە بکرێت ئەمە سوودێکی زۆری هەیە بۆ چینی گەنجان و لاوان ئەم جۆرە فستیڤاڵانە وا دەکات قورئانی پیرۆز بەرەو پێش بچێت و گەنجان سوودی لێ ببینن. بۆ شادومانی و سەربەرزی هەردەم سرای گەشاوەی ژیانە قورئان شەوکە لێڵانی چاوانمەگەرێ نوری قورئانە دنیا داگرێ. دووبارە سڵاوتان لێبێ دازان و خۆشەویستان تەوریەکەمان کردو بە تەورێکی تەندروستی و پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین کۆمەڵێک زانیاری لەبارەی ناهاوسەنگی و تێکچوونی ناهاوسەنگی و گێژبوون لە مرۆڤدا دەکەین کە ئەم نەخۆشیە زۆرجار کەمێک ئالۆزەوە نەخۆش وا دەزانێت نەخۆشی دیکەی هەیە گرنگەکە بە زووی سەردانی پزیشکی پسپۆر بکات و ئەو جۆرە نەخۆشی بۆ دیاری بکات. ئێمە لەم تەورێماندا باز لە هۆکارەکانی دەکەین و باز لە نیشانەکانی دەکەین و ڕێگاکانی چارەسەربوونی ئەم نەخۆشیە چییە گفتوگۆ دەکەین و باید لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر شێرکۆ سعید زمناکۆ پرۆفیسۆری یاریدەدەر لە نەخۆشیەکانی گوێ و گێژبوون. کاک دکتۆر گیان زۆر بەخێر بێ. زۆر سپاس کاک مەمنون. بەخێر بێ. کاک دکتۆر با سەرەتا لە دوو چەمکەوە دەست پێ بکەین و زیاتر بیان ناسێنی مەبەست چیە لە ناهاوسەنگی یاخود تێکچوونی هاوسەنگی و گێژبوون؟ زۆر سپاس. طبعاً لەشی مرۆڤ لە کاتی جوڵە پێویستی بە هاوسەنگی هەیە. مەبەستمانەوەیە تۆ هەنێ سیستم هەیە لە کاتێکا کە زۆری شەکە بۆ نمونە چاو ئەگەر پێڵووی چاو داخرێ ئەو وەختە چاویش ناکە تام کاتێک ئەگەر تۆ شتێک تام نەکەی هەستە خانەکانی تامیش ناکەن. بۆن ئەگەر بۆنێک وجودی نەبێ خان هەستیارەکانی ناولود ئیش ناکەن تا هەڵسن بە هەستکردن بۆ هەستە کە پێوترێ بوون. بەنیسبەت تەوازنەوە تەوازنی لەشی مرۆڤ ئەتوانین بڵێن نیسبەتێکی زۆر لە 1990 کاتێک کەوێتە کار کە جوڵە هەبێ. لەبەرەوە لە کاتی جوڵەیە لەش پێویستە هاوسەنگی خۆی ڕاگرێ بە تایبەتی تا جوڵەکە معقەت بێ بوون منە ڕاکردن بەسەر دیواریی باریکە پێچکردنەوە باش لە کاتی ڕاکردنە بە چەند جارێک پێچەکەیتەوە بە هیجای ڕاست بە هیجای چەپ سەرەکەی بۆ سەرەوەی تەخوارەوە بازەی لەسەر دیواریی باریکە و بۆ دیوارێکی تر ئەمە پێویستی بە ڕاگررتنی هاوسەنگی هەیە. یعنی چەقی قورسایی لەشی مرۆڤ دەبێت لە پۆینتێکا بمێنێتەوە کە بە تەواوەتی لە سەنتەرا بێ بۆ ئەوی بتوانێت هاوسەنگی لەشی خۆی ڕاگرێت.
کەواتە ئەگەر بین وەکو فسیۆلۆژی وەکو کارەندامزانی باسی ڕاگررتنی هاوسەنگی لەشی مرۆڤ بکەین کرۆکی ئەو ڕاگررتنا پەیوەندی بەجووی ناوەیە خۆی سێ سیستم هەیە لە لەشی مرۆڤ تەمانگیەکی زۆر چڕوپڕەکەن بۆی بتوانن هاوسەنگی لەش بپارێزن ئەو سێ سیستمە وەکو بەڕێستانم وت کرۆکەکەی بریتێ لە ژوێی ناوە بەڵام لە هەمان کاتە بینین ینی چاو زائیدەن ماسوولکەکان و جونگەکانی لەشی مرۆڤ ئەمە ئەم سێ سیستمەیە هەر سێ سیستمەکە هەمانگیەکی چڕوپڕەکەن معلوماتێکی زۆر ئەنێرن و لەگەڵ یەکە ئاڵوگۆڕی پێکەن و هەمویان ئەینێرن بۆ ژێرمێشک ژێرمێشک ینی ئێمە دوو مێشکمانەیە مێشکمانە پێوترێ مێشی سەرەوە مێشیشمانەیە پێوترێ ژێرمێشکانی مێشکی خوارەوە مێشی خوارە بیرکردنەوەی یا ڕوونایە هەموو شتێک ڕفلێکسە ینی بۆ نمونە ئەگەر شخصێک تۆ مەسەن پەنجێ بک بە چاوتە یاخود دەرزیە بک بە چاوتە تۆ لە پڕێکا پێڵوی چاو قەپاتەکەی بەبێ بیری لێ بکەیتەوە ئەمە پێوترە ڕفلکس چکە ئەگەر بینێرێ بۆ مێشک و مێشک بیری لێ بکاتەوە بڵێەوە دەرزیەکە خەریکەکەن بە چاومە با من ئەمر بنێرم بۆ پێڵووی چاو قەپات بێ ئەوە کارێکی وەختێکی زۆریەوە وش مشکلەکە ڕۆیە لەبەرەوە تۆ بەبێوی بیری لێ بکەیتەوە کارەکە ڕۆیە یا بۆ نمونە ئەگەر شتێک بچێتە قوڕکتەوە خۆ لە کاتی خواردنە قەترەیە خواردنێ شتێ بچێتە ناو حونجەرەتەوە قوڕقڕاگەتەوە یەکسەرە کۆچی بەبێ بیری لێ بکەیتەوە کەواتە ئەم ڕیفلێکسانە نابێ بیری لێ بکەیتەوە ئەبێ زۆر بە شێوەیەکی زۆر سەریع بەبێ ئەوەی کاتێکی زۆر بخایەنە کاتێکی ئێجگار کەمە ئەبێ کارەکە ڕووبا بۆ ئەوی حیمایی لەشی مرۆڤکە بەنسبەت ڕاگررتنی هاوسەنگی شۆ نەفسیشت هەمووی زۆربەی ڕفلێکسە ینی مرۆڤ بیلۆ ناکاتەوە بڵێ من ێستا قاچە خەمەسەر و دیوارە ئەبێ من قاچم وادانێم لەشیشم بەو شێوێ لارکەمەوە سەیری فلان شوێنکەم بۆی هاوسەنگی ڕاگەم نەخێر ئەم ڕفلێکسانە لە هەمووی لە کاتێکی ئێجگار کەمە هەمووی ڕوئەیە بەبێ بیرکردنەوە بۆیە وەکووتمان ئەم سیستمەش زیاتر لە کاتی جوڵەی چڕوپڕ و جوڕی معقەدا زیاترەکەوێتە کار مەبەستمان چییە؟ هەر کەسێک لە ئێمە کە ئەخەوەیە بەیانی کە هەڵەسێ لە خەولەبەری سیستمی تەوازنی زۆر باش ئیشی نەکردو پێویستی بە چەند کاتێک هەیە بۆی بتوانێت سیستمەکە بکێتەوە کار ئەوە جار کە لەسەر جێگەکە هەڵەسی لە ترێکی بەلایەکە لەم لە ترێکی تا چێبێ هێوا شوێش سیستمەکە کێتەوە کار بەنسبەت جۆوە کە وتمان کرۆکە هینێکێ مەقولەیەکەیە لە طبی ئێمە لە بەشی لوتە قوڕگی و هاوسەنگی ئەڵێ چاو زائیدن جونگەکانی لەشی مرۆڤ و ماسوولکەکان بەندەی گوێی ناون مەبەستمان چییە؟ یعنی بۆ ئەوی بتوانیت تۆ هاوسەنگی ڕاگری دەبێت لە کاتی جوڵەیە هەنێ حرەکە ڕووبا لە چاوە و هەنێ حرەکە ڕووبا لە لەشی مرۆڤ ماسوولکەکان و جونگەکان بۆ ئەوی هاوسەنگی ڕاگرین ئەو حرەکاتانە لەژێر ئەوامیری گوێی ناوەیە یعنی چاو وەکو بەندەیەکی لێ وەکو عەبدێکی لێ بۆ گوێ جونگەکانی لەشی مرۆڤ هەمووی ئەبن بە بەندەی هەمیشە وا بیرمان کردێتەوە پەیوەندی بە مێشکەوە هەبێ ئەم جۆرە بڕیارانە ئەم جۆرە شتانی کە باسی دەکەی پەیوەندی پێکەوە هەیە ینی هەماهەنگیان هەیە پێکەوە بەڵێ تەمان ئێمە ژێر مێشک نەک مێشک باسمان کرد ژێر مێشک یعنی ئەبێ لە ژێر مێشکە ئەو شتانە ڕووبە ینی بۆ نمونە مەبەستمان چییە؟ گوێ کاتێک کە ئەمریکا مەسەنکەوێ ئەمریکا بە چاو بڵێ چاوا بجوڵێت لە ژێر مێشکەوە ڕوا بۆ چاو طبعا حلقەی وەسڵ ینی حلقە وەسڵەکە لە ناو مێشکە لە ژێر مێشکایە بەڵام وەکو وتمان بەبێ بیرکردنەوە زیاتر ڕوونی بکەینەوە طبعا تا ئەزار باسی فسیۆلۆژیەکەین باسی نەخۆشی ناکەین یەکێک لەو عاملە ئەساسیانەی بۆ ئەوەی کە مرۆڤ بتوانێت هاوسەنگی لەشی خۆی مرۆڤ ڕابگرێ هەموو کاتەیە بێ وێنەیەکی پاک بچێ بۆ مێشک وێنەمە مەستمان ئیمەیج ینی بینین چۆن ئێستا بۆ نمونە با من زیاتر بۆتان ڕوومکەمەوە تۆ کاتێک کە کامێرەیەکە بەدەستەوە مۆبایلەکەت بەدەستەوە ئەتێف ڕسمێ بگری ئەڕووی بە ڕێگایە لە کاتی تەبان ڕێگەکە بەزی و زمیتیایە بەس کامێرەکە بە دەستی تۆیە دوای وەرە سەیری موڤیەکە بکە موڤیەکە چۆنە جوڵیتیایە ئەجوڵێ لەگەڵ جوڵەی لەشی تۆیە کامێرەکە ئەوەنان زیرەک نییە بتوانێ مەسەن کاتێککە تۆ نزمە بیتەوە ئەو بنزم نەبێتەوە ئەو لە شوێنی خوا بمێنێتەوە و بە پێچوانەوە کاتێککە تۆ بە قادر بەکە سەرەکەوی کامێرەکە ئەوەنە زیرەک نییە بتوانێت لە کاتی بەزبوونەوەی تۆیە ئەو نزم بێتەوە بۆی ئیمەیجەکە هەریەکی ئەو ئێمە مرۆ ئەگەوەکە مۆبایلەمان لێ هات نەخۆشین ئەنی ئەو بەرزمی تێدا ئافرم ئەوەی شێکە لە نیشانەکان مەسەلە نەخۆشەکە لە دکتۆر من کاتێکە ڕۆم بەڕێگا بەردەمم بەرزی و نزمیەکە بۆ نمونە سکاڵایەکە بەس ئێستا تەبەن هەنێ کامێرە هەیە ئیمەیج ستابیلایزەری تایە ئیمەیج ستابیلایزەر ئەو شتەیەکە تەقلیدی چاوەکە بۆ ئەوی بتوانێت ڕسمەکە چی بێ لە کاتی جوڵەی کامێرەکە ڕسمەکە نەجوڵێ
بەڵام قەت ناگا بە ئیمکانیەتی کە چاو لەشی مرۆڤ هەیەی بەڵام ئێمە کاتێک ئەگەر بین کامێرەمان بەدەستەوە نەبێ بەڵام ڕابکەین لەسەر جێگە بەرزکەینەوە بڕۆینەوە بە قادماسەکەوین دابزین بە سەیرێکی دائیمەن هەمیشە وێنێکی ڕوونیت بۆ چاوی تۆ بە ڕوونیەی بینی وێنەکە ئەویش سەبەبەکەی چییە وەکو وتمان لەگەڵ هەموو جوڵەیەکە گوێ ئەمرەکە بە چاو ئەڵێ تۆ ئێستا من بەرزە بمەوە بەس چاو تۆ بەرز مەبەرەوە یاخود ئێستا من دەچم بە لای ڕاستە تۆ لەگەڵ منامەیە بۆ لای ڕاست تۆ هەر لە شوێنی خۆ بمێنەرەوە بۆ ئەوەی وێنە پاکەکە بنێری بۆ مێشک بەڵام ئەگەر ویستە بجوڵەی ئەگەر ویستە تۆ ئێستا منە جوڵم بۆ لای ڕاست بۆ نمونە خۆ بێ هێواشیش ینی چاویشم بجوڵێ بەڵام ئەڵە چۆن بجوڵێ ئەڵێ کە بۆ سەوەڵجار دوایی بە سرعەتێکی ئێجگار زۆر وەرە سەر ئیمێجێکی تر ئەوش بنێرە اینجا وەرە سەر ئیمێجێکی تر ئەوش بنێرە اینجا وەرە سەر ئیمێجێکی تر کەواتە تۆ لە جوڵەیەگا هەزارەها ڕسمی پاکە چێ بەرەوە مێشکە لە پێناوی مانەوەی وێنەیەکی پاک ئەمە بنسبەت وەکو وتمان چۆن کە چاو عەبدی گوێ ماسوولکەکانی چاو عەبدی جوێن بینە سەر ماسوولکەکانی لەشی ینی با بڵێن جونگەکانی و ماسوولکەکانی لەشی مرۆڤ کاتێ بۆ نمونە تۆ ئەتەوێ خەریکە ئەکەوی بەملایە بەلای چەپە سەیرەکەی هەموو لەشە هێواشی لێ ماسوولکەکان ئەو جوڵێنێ بۆ لای ڕاست بە پێچوانانی مەسەن تۆ منەبێ بچم بۆ لای ڕاست کە لارە بمەوە بۆ لای ڕاست خەریکە ئەکەون بەلای ڕاستە هەموو ماسوولکان ئەگەڕ بەلای چەپ بۆ ئەوی چەقی قورسایی بمێنێتەوە لە یەک خەتی ناوەڕاستە بتوانێت تەوزیعی کە قورسایی لەشی مرۆڤ بۆ نمونە 7 کیلۆیە یەک 35 خاتەم لا 35 خاتەوە لە بەشێکی خاتە پێشەوە بەشێکی خاتە پێشەوە بۆ ئەوەی چەقی قورسایی بە شێوەیەکی یەکسان قورسایی لە شەکە تیا بمێنێتەوە کەوتن ڕوونەیە تەبان ئەمە چی ئەمە خۆ هەر لە یەک جار نییە وەکو وتمان لە سانیەکە هەزارەها جار ئەو چەقی قورسی ئەگۆڕێ بە گوێرەی جوڵەی لەشی تۆ بۆ ئەوی هاوسەنگی بێڵێتەوە کەواتە ڕاگررتنی هاوسەنگی لەشی مرۆڤ ئەمەی کە بە شێوەیەکی باسی کارندامزانی بکەین زیاتر کاری سێ سیستەمە گوێی ناوە بە پەیوەندی و بە هاوکاری چاو و ماسوولکانی لەشی مرۆڤ کەواتە دکتۆر با بڵێن نیشانەکانیی ئایا تەنها سەرگێژبوون ئەمە نیشانەیە کە ئیتر ئێمە تووشی ئەو حاڵەتە بین بڵین نەخۆشین یاخود لاچە کەسانی ئاسایش ڕۆژانە تووشی حاڵەتێ بنەوە سەرگێژبوونێکیان هەبێت جیاوازیەک بکەیت لە نێوان ئەوەشە یا زۆر جار کە باسی گوێەکەین ئازار لە گوێمانە هەیە یاخود دەرگێژبوونەکەیە کە هاوسەنگەکەیە خۆی تەوان لەشی مرۆڤ ینی بەڕاستی زۆر ئەم هینە ئاڵۆزە گوێکرێ بە سێ گوێ بشەوە گوێی دەرەوە گوێی ناوەڕاست گوێی ناوە گوێی دەرەوە کاری گوێی دەرەوە دوو کارە بە شێوەیەکی گشتی کۆکردنەوەی سەوتەکە ئەی با بەرەو گوێی ناوەڕاست ئەمەیەک دومیش بەر تۆزێ ڕێزۆنانسی پێپایەکە ڕێزۆنانسی ینی زرنگانەوە یعنی فشاری سەوتەکە زیایەکە ئەمە دوو کاری سەرەکی گوێشکی دەرەوە گوێزکی ناوەڕاستیش هەر نەفسی شتە سەوتەکە گوێزێتەوە بۆ گوێی ناوە جارێکی تر فشارەکەی بەرزەکاتەوە یعنی بۆی ئەو وزەیە کە وزەیەکی جوڵە وزەیەەکە شەپۆل دروستەکە لە هەوایە پارتیکڵەکانیە تەنۆچکە پشکەکانی ناوها کە ئەڕۆن شەپۆل دروستەکەن ئەیەن بە پەردەی گوێیە لە پەردەی گوێیە فشارەکە بەهێسترەکەن بۆی بە فشارێکی بەقۆتر چێ بە گوێی ناوە گوێی ناوە بەش پێکاتۆ لە دوو بەشێکیان پێوەستە بە بیستنەوە بەشیشان پێوەستە بە هاوسەنگیەوە کاتی ئێمە ئێستا ئەمە کە باسێکن گوێی ناوە ڕاست نییە گوێی دەرەوە نیە ئەمە گوێی ناوەیە تۆڵی مەسەرەن زەلامێک التیابی گوێچکەی دەرەوەکە پێستەکە دەسی بۆ با گوێشە ئەمە گوێی دەرەوە التیابی کردووە مناڵێک کە تووشی هەڵامەتە بێ یاخود هەر شخصێک لێمە کە تووشی هەڵامەتە بێ و کوپە بێ و گوێشێ و سەیری پەردەکەی سوورە بێتەوە گوێی ناوەڕاستی التیابی کردووە ئێمە ئێستا باسی گوێی ناوەکەین گوێی ناوە کە هەموو خانە هەستیارەکان لە گوێی ناوەیە چوار نیشانەی سەرەکی هەیە چوار سکاڵای سەرەکی هەیە کە ئەگەر گوێی ناوە نەخۆش کەوت ئەم چوار سکاڵایە دروستەکە یەکەم کەمبوونەوەی هەستی بیستن دووەم زرنگانەوەی گوێ سێم گێژبوون ئەوەی کە باسمان کرد ئەم گێژبوونە تەوان گێژبوون بریتینە لە یەک سکاڵە لە گروپی سکاڵە چوارەم ئیزعاجبوون بە سەوت یعنی پێ ناوتری ئازار بەس بۆ نمونە کابرایە گەڵێ دکتۆر من کە مناڵەکەم قیژ و ڕەکا ئیتر ئەڵەی چەقشە کێشم بەسەرما پەیوەندی بەسەرێشەوە هەبێت سەرشە دروست ناکە لەو چوار سکاڵایە تێ ناپەڕێ زیاتر یعنی ئەگەر گوێی ناوە نەخۆشکەوێ تێگەشتی نەمە بەست بەڵام بۆ نمونە هەندێ نەخۆشی هەیە سەرێشەش دروستەکە گێژبوونیش دروستەکە
تێگەشتینەمە بەس ئێمە باسی نەخۆشی گوێچکەی ناواکەین بەڵام وەکو بۆ نمونە نەخۆشیێکمان هەیە پێوترێ شەقیقەی هاوسەنگی شەقیقەی هاوسەنگی ینی بەرزی و نزمی کارەبایی پەردەکانی مێشک بەڵام بیرێ نەچی گوێی ناوە لەکوێیە لە مێشکایە کاتێک کە پەردەکانی مێشک بەرزی و نزمیەکەن لە کارەبایە بە هەمان شێوەش ئەو بەرزی و نزمێ لە گوێی ناوە ڕۆیە ئەو وەختە نەخۆشەکە 4-5 سکاڵا تووشە بێ هیچ لەوانە سەرێشەیە ئەڵە دکتۆر من سەرمێژێ بە دەنگی زعاجە بم بە گڵۆپی زعاجە بم بە بۆنی زعاجە بم لە کاتی سوڕی ماگانەیە من وەزم زۆر تێکەچێ گێژە بم دنیا سوڕێ لە بەرچاوم کاتێ برسیمە بێژەمە پڕێنە وەزم تێکەچێ کاتێکم خەوە بم وەزم زۆر خراپە بێ کەواتە بینی نەخۆشیەکە مەجموعەی سکاڵایتیایە بە نەخۆشیەکە پێویست شە بە گوێی ناوە بەڵام بیرێ نەچێ لەشی ئینسان هەمویان وەکو هینوان وەکو خوشک و براوان ئەم عەزیەتی بگا ئەویش چی لێ ئەندامەکانی تریش عەزیەتێ بێ ئەویش عەزیەتێ بێ ونیا على كسائر الجسدي إذا اشتكى عضو وهي منيا أواني تيجي همي بريشانة بنبوي كواتا يعني أول شيء أجابين بس سري شبكين اشتكينا به زيادة البروين. نصلا كاك دكتور ما بين سر أو شتاني كنخوش توشي دبيت بهوي كمالش تيدي كو توشي أم نخوش دبيت يعني ببي يعني أو زانياني كلا سنم خيندوتو زور جار كم خوي زور خواردن برسيتي زۆر جار نەخۆشی دیکەژەر پەیوەندی بەم نەخۆشیەوە هەیە ئەگەر بە تەسەسڵ باسیێمانە بکەین خۆی زین چۆن باسکردن بەش ئەم لەم نەخۆشیە ینی زۆر ئاوە کێشەیە وڵای بۆی نەخۆش یاخۆ کەسێک ئاگادار بێ بۆ نەگەر زۆر بخەوێ ئاگادار بێ لەوانێت تووشی ئەم نەخۆشیە ئافرم بۆ نمونە زۆر ئێستا بۆ نمونە ینی کە نەخۆشیە بۆ لای مناڵە دکتۆر من گێژە بم ئەڵم بەیانە سەعات چەند هەڵەسی ئەگەر بزانام 11 هەڵەسێ لە خۆی سەر زانام ئەمە چ نەخۆشیەکە بۆچی چکە ئێمە شەقیقەی هاوسەنگی یەکێکە لەو نەخۆشیانەی کە تۆ ئەبێ ستایلی خەو خواردن ڕێک پێ بکەی یعنی چۆن ئێمە نەسیحەتمان بۆ نەخۆشەکانمانەوەی بۆ ئەوەی ئەو بەرزی و نزمیە ڕوونەیە لە کارەبایی پەردەکانی مێش بەس پیریشن نەچێ ئەبێ نەخۆشەکە تۆوی ئەو نەخۆشیی تیابێ بۆ ماوەی دەوریە بێ هەمووی دەوریە چۆن بۆ ماوەی یەکێکە لە سەبەبە هەرە ئاشکراکانی نەخۆشی هەموو نەخۆشیە دکتۆر نیشانەکانیش هەمووی بێکەوە ئیلێک کاتزار لە ئینساندا ڕوودەدات با ئێمە زیاتر ینی زۆر بی مۆر سپسیفیک دوشمانێ لە طبە یەکیان سکاڵایە یەکیشان نیشانەیە سکاڵایانی چی؟ نەخۆشەکە باسی ئافرمۆی نەخۆشەکە هەیە دەڵێت دکتۆر من بۆ نموناڵە سەرمێشە لە گێژە بم بەس تۆ نایبینی بەچاو دواتر دکتۆر دیاری دەکات ئەوە سکاڵایە نیشانە چیە؟ نیشانە ئەوەیە نەخۆشەکە شەیبینی و منی شەیبینم مەسەن بۆ نموناڵە دکتۆر من پێڵووی چاوم زەرد بووە ئێوە زەرد بۆ ئەویش بینی منیش بینیم ئەوە نیشانەیە یا مەسەڵەن دکتۆر من دەستم ئاوساوە کە سەیری دەستێکی دەستی ئاوساوە فعلەن من ئەیبینم تۆ شەیبینی ئەو پێوترێ نیشانە وەکو کابرای چۆن نیشانەیەک خاڵێک شتێک لەسەر دەموچاوی بێ منی شەیبینیم تۆ شەیبینی بە سکاڵا شتێکە نەخۆش باسیەکە ئەڵێ دکتۆر من سەرمێشە بەس تۆ خۆ سەرێشە نابینی سکاڵا نیشانە هەموو نەخۆشیەک سکاڵا و نیشانەی هەیە ئێمە گەر بێنەوە سەرباسی گوێچکەی ناوە بکەین سکاڵەکانی گوێچکەی ناوە زۆر معقەدە ئەکرێ بە 4 گروپەوە یەکیشیان پێوترێ ناوە خولێ گروپی یەکەم پێوترێ ناوە خولێ یعنی چی ناوە خولێ ینی نەخۆشەڵەت دکتۆر من هەستەکەم لە ناو خۆمە ئاسوڕێمەوە ناو خۆمە سوڕێمە ئەڵی پرسیاریەکەی دەرەوە سوڕێ دەوروبەرە سوڕە نەخێر زۆر جاڵێ سەرخوارە بێتە ژوورەکە ئەو گروپێکی ترە ئەو گروپێکی ترە ئەمە گروپی یەکەم باسەکەی ناوە خولێ ئەڵێ هەستەکەم دکتۆر یاڵێ ئەخولێمەوە یا لە دکتۆر هەستەکەم ئاوا ڕامەژنن لە ناو خۆمان ڕامەژن باشەکە دکتۆر ئەم نەخۆشە دانیشتووە بەڵێ هیچ ناجوڵە ناکە بە هیچ شێ جوڵە ناکە لە شوێنی خۆی دانیشتۆ بەس خۆی هەستەکە لە ناوە بەرزی و نزمیەکە یا لە دکتۆر هەستەکەم بوومەلەرزەیە ئاخر بوومەلەرزە چیە ناوە خولەیە بوومەلەرزە لە هەستەکەم لەشم یەت و ئەڕوا خۆی دەرەوەنە ئەمە گروپی یەکەم گروپی دووەم شتێکە پێی ئەوترێک کە قورسترینیانە بۆ تعریفکردنی نەخۆش بۆ نەخۆش و دکتۆریش زۆر بە ئاڵۆزی لە نەخۆشەکەی تێگا پێوترێ گێژبوون ئەم گێژبوونە مەبەستمان چییە وەلو کورد بە هەموو شتێکە لە گێژبوون بەس گێژبوون یعنی چی یعنی لە دەستدانی زۆر یا کەم یا تەواوەتی ئینسان بۆ گراڤیتی مەبەستمان چییە نەخۆش هەست بە لە قورسایی لەشی خۆی ناکە ئەڵێ دکتۆر هەستەکەم بە ئاسمانەوە هەستەکەم بەسەر ئەرزەوە یا هەستەکەم وڕم یا کاسم ئەمە گێژبوونە یانە دکتۆر من سرم ناسوڕێ خۆشم ناسوڕێم لە ناوە بەڵام هەستەکەم وڕم یا کاسم یا هەستەکەم بەسەر عەرزەوە نیم بەسەر عەرزەوە نیم یعنی چی بەسەر عەرزەوە نیم
ئێمە هەریشێک لە ئێمە هەر سێکمان دانیشتوین لەسەر ئەم کورسیانە هەستەکەین لەشی ئێمە قورسایەکی دروست کردو لەسەر چی لەسەر کورسیەکە هەر کاتێ تۆ هەستێک کرد ئەو هەستە و کەم بۆەوە کە هەستی قورسایی خۆت لەشی خۆت کەم بۆ لەسەر ئەو کورسیە یعنی تۆ گێژی یعنی تۆ یعنی توش سکاڵای گێژبوونە هەیە لەوانی هەریشێک لە ئێمە هەستکەی چی هەستەکەی لەش شلە هەستەکەی لەشە بەسەر عەرزەوە نییە ئەو گێژبوونە ئەمە دوو ئەمە گروپی دووەم گروپی سێم لە سکاڵاکان ئەمە هەمووی چییە هەمووی سکاڵایە هێشتا نیشانەمان باز نەکردووە گروپی سێم لە سکاڵا ئەو شتانن کە نەمانوت چاو عەبدی هینە چاو عەبدی گوێیە هەر کاتێ ئەو عبودیەتە سەری لێتێک چوو یعنی چۆن با بە نێوێکی ڕوونیکەینەوە کابرایەک لەسەر عەرەبانە ئەسپێک ڕایە کێشێ ئەڕوات ئەم ئەسپە لغاوی چی بەدەستەوەیە ئەسپەکەی بەدەستەوەیە ئەگەر کابرا سەری لێتێک بچێ یا کابرایەکی غێر مەسئول بێ جارە هینەکە بەم لایە ڕاکێشێ لغاوەکە ئەسپەکە بەو لایە جارێ بەم لایە ڕاکێشێ ئەسپەکە بڕۆ جارێ ڕاکێشێ ئەسپەکە ئەوەستێ جارە شلیکە ئەسپەکە ڕاکەواتە کابرا ئەوەی کە ئەسپەکە لێ خوڕێ ئەوەی کە عەرەبانەکە لێ خوڕێ تەسەڕوفاتی کابرات لە چیا ڕەنگایەتەوە لەسەر جوڵەی ئەسپەکە هەر کاتێ ئەم کابرا بۆ نمونە کابرا نەخۆش بوو لە پڕێکا تووشی جەڵتە بوو یاخود کابرایەک و عەقڵی تەواو نەبوو کە تەسەڕوفاتی خراپی کرد غەڵەتی کرد تەسەڕوفاتی غێر مەسئولی کرد ئەسپەکە حرەکەی ئەسپەکە لە ئەسپەکە ڕەنگایەتەوە بۆیە تۆ کاتێکەوە ئەسپەکە حرەکەی غێر ئەتیادیەکە معنای چیە مەزئینە مشکلەکە لە چیایە لە خاوەنەکەاتی نەفسی شت کاتێک کە گوێ وەکو خاوەنەکە حسێب بکە نەمانوت چاو عەبدی گوێیە کاتێک گوێ تەسەڕوفاتی غێر مەسئولی کرد غێر ئەتیادی کرد چاو حرەکەیەکی زۆر عەجیبەکە چاوە جوڵێتەوە ئەمە نیشانەکەی دکتۆری بینێت ئەمە بەڵێ ئەمە منیشەی بینم ئەگەر تۆش سەیریکی شارەزابی بین ئەمە نیشانەیە باشە ینی چاو چی لێە حرەکێکی سەیرەکە ئاوا ئەلەرزێ کەسم بینیەوە وانی ئەخرەوەش کۆنجۆنی تەڵ هەیە ینی لە زگماکەوە هەی بووە تێگی لەم ئەوش نوعی خۆی هەیە جوڵەش نوعی خۆیە ئێمە جوڵەی چاوە بێ بزانین ئایا پێویستە بە جۆوە یا پێویستە بە مێشک یا زگماکیە علمە معلومێکی زۆر ئاڵۆز بینەوە سەر مەسەلەی کەواتە زانیمان سکاڵاکە بۆچی دروستە بێ گوێت وەزعی لێ تێکەچێ سەری لێ تێکەچێ ئەوامیری غێر ئەتیادیە نێرێ بۆ چاو حرەکەیەکی زۆر ئەتیادی ناکە ئەمە سکاڵا ئەمە نیشانەکەی بەڵام بەهۆی ئەم غەڵەتەوە سکاڵاش وایە مەبەستمان چیە کە تۆ چاو زۆ حرەکەی کرد ڕسمی چۆنە چێ بۆ مێشک ڕسمی وازح ناڕوە ڕسمی ڕوون ناڕوە کەواتە ئەڵێ دکتۆر من هەستەکەم دەوروبەرە جوڵێ ئیتر ئەم جوڵەیە بەچەندەوە هەیە ئەڵێ ئەسوڕێتەوە لە هۆریزۆنتەڵ پلەینا یعنی ئەڵێ سکاڵای جیاوازی لێ دروستە بێت ئافر مەسەن سوڕانەوەکە چۆنە ئەڵێ دکتۆر من هەستەکەم ئەم دنیاە لە چەپەوە ڕوا بۆ ڕاست ئەسوڕێتەوە هەندێکی ئەڵێ نەخێ لە ڕاستەوە چێ بۆ چەپ هەنێکی ئەڵێ دکتۆر من هەستەکەم سەقفەکە یێت و بێتە عەرز و عەرزەکە چێتە ئاسمان بەم شێوەیە پلەینەکان فەرقی هەیە ئێمە سێ پلەینمانەیە لە هەر سێ پلەینەکە چاو حرەکەکە بەڵام بە گوێرەی حرەکەتەکانی چاو ئەگەر نەخۆشەکە وریا بێ بتوانێت تعریفی جوڵەی چای خۆی بکات تۆ ئەزانی چ بەشێکی گوسکی ناوە تێک چووە ئەمە ئەوە سکاڵای تر ئەڵێ دکتۆر من هەستەکەم دنیا بەرزیونزمیەکە وەکو چۆن وتمان کامێرەکە ئەڵێ کە ئەڕۆم بەڕێگە هەستەکەم دنیاەتە سەرەوە و دنیاچێتە خوار و دنیا بە پێچانەوە بۆ ڕاست بۆ چەپ ئەمە سکاڵایەکی تر سکاڵایەکی تر ئەڵێ دکتۆر من هەستەکەم چاوم لێڵە ئەگەر دا ئەوەستم هیچ مشکی حرەکەم نیە چاوم شش لەسەر شەش هەموو شتێکە بینم بەس کە لە ناو سارا حرەکەم کرد یەک ناتوانم یەک قەتعی هین بخوێنمەوە سەر جادەکان کەواتە لێڵبوونی چاو ئەمە گروپی سکاڵای سێمە گروپی سێم گروپی چوارەم علاقەی بە بەژنەوەیە ڕاگررتنی هاوسەنگی بەژن مەبەستمان چییە نەخۆش ئەڵێ دکتۆر من کە ئەڕۆم بەڕێگا لەترێم بەلای ڕاستە بەلای چەپا بۆ ئەڵێ یەکێک پاڵم پێوانێ لە پشتەوە ئەمەش گروپی بەژنە یەکێکی تر ئەڵێ دکتۆر من هەستەکەم ئەکەوم خەریکە ئەکەوم بەس جارێ ناکەوێ یەکتر ئەڵێ دکتۆر من تەوازنی لەشم تێک چووە ناتوانم هەستەکەم تەوازنم تەواویە و گروپی هەر ینی بەشی ئەوە خیرە ئەڵێ ئەکەوم نەخۆشمان هەیە نەخۆشی گوێ هەیە بە تایبەتی نەخۆشی مینێر ینی بەرزبوونەوەی فشاری گوسکی ئاوەکەی گوسکی ناوە ئەڵێ دکتۆر من هیچ مشکلم نەبووە لە پڕێکە کەوتوم بە عەرزە و یەکسەری هەستامەتەوە سەر پێ یعنی ئاگای لە خۆی نییە لە لەحزەیەکی زۆر کەمە ئەکەوی تو هەڵەسیتەوە کەواتە ئەمە سکاڵەکانی نەخۆشیەکانی گوسکی ناوەیە ناوە خولێ گێژ بوون
ئەوەی کاڵەستەکە مەسارزۆنیم ڕاگررتنی بژن ئەو گروپی ڕاگررتنی بژن و هەروەها زۆر باشەکە زۆر دەرفەتمان نەماوە دەمێ بزانم تەواوی شتانی کە باسمان کرد خۆشببختانە هەمووی چارەسەری هەیە ینی کێشە و ئەو کێشە چارەسەر بێ زۆر جا نەخۆشیە کە دەزانین چارەسەری نییە ئەتێ بە چەند ئەداسی ئەمە بکەم وڵی بە کورتی ئەزای چۆن کاک دیدار بە شێوێکی ئەگەر زۆر زۆر کورت باسیکەم ئێمە دایمەن ئەگەر باسی نەخۆشی باوەکان بکەین چوار نەخۆشی لە گوێچکی ناوایە زۆر باوە کە هەر لەو نەخۆشیانە ئەبێت هۆی دروستبوونی هەم سکاڵا و هەم نیشانە یەکێک لەو نەخۆشیانەی کە باوە ئێستا کە باوە بەهۆی تەتەوری تەکنۆلۆژیەوە و بەهۆی ئەوەی کە ستایلی خەو گۆڕاوە جاران خەڵک لە دوای نوێژی عیشا ئەکسەر چۆتە جێگاوە و خەوی لێکەوتۆ لەگەڵ نوێژی بەیانەیە خەبەری بۆ تۆ نەنووسۆتەوە کە ئەمە خەوێکی زۆر سەحیە چونکە تۆ ئەبێت لە کاتی خۆیان بنووی و هەنی هۆرمۆنات هەیە لە لەشی مرۆڤ ئەگەر تۆ درەنگ هەستی لە خەو یاخود ئەگەر درەنگ بنووی ئەو هۆرمۆنانە ئاکتیڤ نابن بۆیە لەگەڵ تەتەوری تەکنۆلۆژیا بە حکمی ئەوەی کە خەڵک ئێستا درەنگ ئەنوێ هەندێک کەسێ دوو ئەنوێ سێ ئەنوێ چوارن هەنێک کەسێ ئێستا وازی لە خەوی هێناوە هاتووە خەوی ڕۆژ عکسمان کردوتەوە بەڵێ ئەمە بووەتە هۆی ئەوەی کە یەکێک لە هەرە نەخۆشە باوەکانی گوێچکەی ناوە بریتی بێ لە شەقیقەی هاوسەنگی کەواتە شەقیقەی هاوسەنگی نەخۆشیەکە تووشی گوێچکەی ناوە بێ و سکاڵام نیشانی خۆی هەیە ئەمە یەک دوو نەخۆشیێکی تر کە جاران زۆر باو بۆ ئێستا بووە بە دووەم ئەویش ئەوەیە کە کریستاڵەکانی گوێچکەی ناوە لەسەر مادە جیلاتێنەکە ئەجوڵێن و یەنە شوێنێکی ترەوە کاتێ نەخۆش ئەڵێ دکتۆر هەستەکەم بەسەر جێگا ئەندیودیۆکەم دنیا ئاسۆڕێتەوە لە بەرچاوم ئەمە نەخۆشی دووە نەخۆشی سێمیش کە هەر باوە بریتە هەڵامەتی دەماری گوێچکەی ناوە ئەو دەمارەی کە پەیوەستە بە ڕاگررتنی هاوسەنگیەوە هەڵامەتی تووشە بێ وەکو هەموو دەمارێکی تر تووشی نەخۆشیە بێ بێتە هۆی سکاڵا و نیشانەکان نەخۆشی چوارەمیش کە ئەویش ئێستا هەر باوە بەڵام کەمترە لەوانی تر بریتە لە نەخۆشی مینێر یعنی بەرزبوونەوەی ئەو ئاوەی زۆربوونی ئەو ئاوەی کە لە گوێچکەی ناوایە ئەکە خانە هەستیارەکانی دیە کاتێک ئەو ئاوە زیاد بێ فشار دروستەکە لەسەر خانە هەستیارەکان و دەبێت هۆی دروستبوونی سکاڵا و نیشانەکان ئەڵبەتە ئەمە نەخۆشی باوەکانن بەس نەخۆشی تریش هەیە کە دەبێتە هۆی دروستبوونی ئەم سکاڵا و نیشانانە هەندێکیان وەکو هۆنیاخان باسی کرد بۆ نمونە کەمبوونەوەی فشاری خوێن بۆ نمونە نەخۆشگالە دکتۆرمە کە هەڵاستەکەم هەستمە سەر پێ بەرچاوم ڕەشە بێت تاریکە بێت گێژە بم ئەمە علاقی بە نەخۆشی گوێچکەی ناوە نییە هەنێ نەخۆشی تریش هەیە لە دەرەوەی گوێچکەی ناوە بێتەوەی دروستبوونی هەمان سکاڵا و هەمان نیشانەکان کەواتە بۆ ئەوەی کە تۆ تێبگەی لە نەخۆشیەکە بێت جوان قسە لەگەڵ نەخۆشەکە بکەی هێواش ئەو فحوساتانی کە پێویستە ئەزمایشانی کە پێویستە بیکەی بۆی بگەی بە تەشخیص و هەر نەخۆشیەکیش عیلاجی خۆی هەیە ئێمە دەرفەتمان نەما زۆر سپاس دکتۆر بۆ ئامادەبوونی دکتۆر شێرکۆ سعید زمناکۆ پرۆفیسۆر یاریدەدەر لە نەخۆشیەکانی گوێ و گێژبوون سپاس دەکەین دکتۆر ئەو دەرفەتە وڵاتزان خۆشەویستان دەچینە بابەتی دۆمان تۆری دۆمان کە باسکردنە لە تازەترین ڕێنمایی بۆ وەرگرتنی گەرمی جوتیاران ماوەی چەند ڕۆژێکە لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و پارێزگاکانی دیکەشدا دەستکراوە بە کۆکردنەوە و وەرگرتنی گەرمی جوتیاران کە ئەمساڵ بە شێوازێکی جیاوازترە و ڕێنمایانە و ئەمساڵ بۆی وشکە ساڵیەوە بڕی گەنم کەمترە و ئەو بڕەپارێش کە دیاری کراوە زیاد کراوە بەڵام لەگەڵیشیدا جوتیاران کێشۆگرفتی زۆریان هەیە ئێمە لە تۆرەیەماندا باز لە کێشۆگرفتەکانیان دەکەین باز لە تازەترین ڕێنمایی بۆ وەرگرتنی گەرمی جوتیاران دەکەین لەگەڵ میوانەکەمان کە بە شێوازێکی ڕاستەخۆ لە چەمچەماڵ و لەگەڵمانە بەڕێز کاگێ من محمود محەممەد بەڕێوەبەری سایلۆی چەمچەماڵ کاک محەممەدیان سڵی خوا لێبێت و سپاس بۆم دەرفەتە کاگێ من سڵی خوارد لێبێت سڵاوی خۆش لە ئێوە زۆر سپاس بۆم دەرفەتە زۆر سپاس کاگێ من ئەگەر باز لەو بکەین کە ئەمساڵ جیاوازی چێ لەو ڕێنمایانی کە بەدەست ئێوە گەیشتۆ بۆ وەرگرتنی گەرمی جوتیاران زۆر سپاس دیارە بۆ ئەم ساڵ زۆر جیاوازە لە هەموو ساڵەکانی تر جیاوازی زۆر کراوە هەم لە ڕووی نرخەوە هەم لە ڕووی ڕێنمایی وەرگرتنی گەنمەوە بۆ ئەم ساڵ نرخی هەر تۆنێک کراوە بە 850,000 بەگشتی ساڵانی پێشوو پلەبەندی هەبوو پلە 1 پلە 2 پلە 3
و پارەکانیشیان جیاواز بوو. بەڵام بەهۆی قەیرانەکان لە هەموو دنیاە قەیرانی گەنم و وشکە ساڵی لە وڵاتی خۆمانە ئەم ساڵ ڕێژەی گەنم کەمتر بۆتەوە ڕێنمایەکان سوکتر کراون و نرخەکەشی زیاتر کراوە. زۆر باشە ئەو نرخەی کە دیاری کراوە ئایا ئەو تێچووی کە جوتیار ئەنجامی دەدا زۆرجات جوتیاران گلێو دەکەن کە ئەو بڕە پارێشتێکی ویان بۆ نامێنێتەوە بۆ گەنمی ئەم ساڵ کە بەرهەمیان هێناوە. ڕاستە فەرمووی بۆ ئەم ساڵ هەم تێچووی زۆر بووە هەم جوتیاران زەرەرێکی زۆریان کردووە بەهۆی ئەم وشکە ساڵەی کە هەبووە و بەڕاستی نرخی سایلۆ لەگەڵ تەرەوە جیاوازێکی زۆر کەمی هەیە. کاکێ من بۆیە داواکاری کراوە و نرخەکەی لەوە زیاتر بکرێ. کاکێ من ئایا لە هەموو پارێزگاکان دەستکراوە بە وەرگرتنی گەنم لە جوتیاران واتە ئێستا هەموو جوتیاران دەتوانن بەپێی ئەو ڕێنمایانە کە باست کرد گەنم بن؟ بەڵێ دیارە لە 1/4 لە سەرجەم پارێزگاکانی باشووری عێراق دەستی پێ کردووە و لە مانگی 5 لە ناوەڕاستی عێراق و لە 2/6 لە هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان دەستی پێ کردووە. زۆر باشە کاک دکتۆر ساڵانی ڕابردوو پێداویستی ناوخۆ لە هەرێمی کوردستاندا پێویستی بە 950,000 تەن گەنم هەبوو ئەم ساڵ بۆی ئەو وشکە ساڵیەوە ئایا دەکرێت بوترێت ئەو گەنمەی کە جوتیاران هەیەە پێویستی ناوخۆ پڕ دەکاتەوە؟ بە بڕوای من نەخێر قەناعەتم نییە پێویستی چکە بۆ ئەم ساڵ عێراق بڕێکی زۆر گەرمی لە دەرەوە هاوردە کردووە بۆ ئەم ساڵیش هەمان شێوا بێ ناتوانین پێداویستی ناوخۆ دابین بکەین. تە کاکێ من حەزەکەم زیاتر ئاماژە بی بۆ کە چۆن جوتیاران گەنمەکانیان بەرن و ئایا بڕاستی دەتوان سوود لەو بابەتە ببینیم کە وەک دەزانین ئەم ساڵ وشکە ساڵی بووەوە بەرهەمەکان کە هەن تا ڕادەیەک کەمە و ناتوان ڕێ پێداویستەکان پڕکاتەوە. ئەمە هەرێکی باشە بۆ ئەو جوتیارانەی کە بۆ نمونە ڕێژێکی زۆریان لە گەنم هەیە بۆ ئەوەی ساغی بکەنەوە. زیاتر ڕێنمایی چیە بۆ ئەو جوتیارانە بۆ ئەوی بتەواتی بتوان سوود لەم بابەتە ببینن ئێستاش کە بۆ نە نرخی زیاتر بەرز بۆتەوە؟ بۆم ساڵ ئاسانکاری زۆر کراوەک باسم کرد. یەکێک لەو ئاسانکاریانە ساڵان جوتیارێک بە تایبەتی لە سنووری هەرێمی کوردستان بۆی دیاری کرابوو تا چەند تۆن بۆ تەسلیم بکە. بەڵام ئەم ساڵ لە سەرجەم عێراق وەکو یەکی لێکراوە. ئێستا جوتیارێک ئەگەر 1000 تەن گەنمی هەبێ ئێمە لێی وەرەگرین، یعنی بڕشت چۆنەڵی فری کراوە چەندت هەیە بیەنە کێشەمان نییە چەند بڕێگەنمی هەبێ هەر جوتیارێک ئێمە لێی وەرەگرین وەکو ساڵان نییە بەشێکیمان لێ وەرەگر و بەشێکی بر لە بازاڕی ڕەشەی فرۆشتەوە. کەواتە جیاوازی ناکەن لە نێوان ئەو گەنمانەی کە بەدەستان دەگات ئەگەر بۆ نمونە جاران هەڵسەنگاندنێ شتێک هەبوو بێ ئێستا ئەوە نەماوە؟ واتە کاکێ من جاران پلە 1 و 2 3 هەبوو ئەم ساڵ پێم وابێت هەمووی بە 1 پلە وەردەگیرێت دەگۆ ئەو گەنمە. نەخێر بە هەمان شێوە ڕاستە پلەکان نەماوە بەڵام ڕێکارەکانی تاقیگا بە هەمان ساڵانی پێشووە بۆتە دوو جۆر ئێستا خەسم و بەبێ خەسم واتە بێ لێبڕین بە لێبڕین. ئەگەر ئەو گەنمە هیچ کێشەیەکی نەبێ بە 850,000 وەرەگیرێ. ئەگەر هاتوو لە بەشێکە کێشەی هەبوو 100 خەسمی لێکرێواتە لە 100 ئەکاتە 8,500 دینار. کاکێ من وەک بەڵام ساڵانی پێشوو بۆ هەر تۆنێک فەرقی 80,000 بوو. کاکێ من وەک دەزانین وابزانام 3 مانگ هەڵە نەبم خۆراک بەشە خۆراکی هاوڵاتیان نەما بوو. ئێستادا ئەم گەنمی کە وەرگیراوە دەتوانێت لە بەشە خۆراکی مانگانەیە بدرێتەوە بە هاوڵاتیان و ئەو کێشەیە چارەسەر بێ کە ماوەیەکی زۆرە هاوڵاتیان بەشە خۆراکی خۆیان یان وەرنەگرتووە. ئێمە ڕاستە تاخیر بووە لە کاتی خۆی بەڵام ماوەی 2 مانگە لە شارەکانی ناوەڕاستی عێراقەوە بە تایبەتی لە کووتەوە بەردەوام ڕۆژانە نزیکەی 1000 تەن گەنممان بۆ دێ
ئێمە وەرێگرین و ئەینێرینەوە بۆ ئاشەکانی سنووری سلێمانی بە هیچ شێوێ ڕانەوەستاوە بەڵام تۆزێک تاخیر بووە. زۆر باشە کاک دکتۆر بابێنە سەر کێشە و گرفتەکانی سایلۆکان بە تایبەت بەڕێستان کە بەڕێوەبەری سایلۆی چەمچەماڵ ئێوە کێشە و گرفتەکانتان خۆی لە چی دەبینێتەوە لایەنە پەیوەندیدارەکان حکوومەت تا چەند هاوکارتان بووی کە ئەگەر کێشە و گرفتێکتان هەبێت چارەسەری بکرێت؟ سواز بەخوای هیچ کێشە و گرفتێکمان نییە و لایەنە پەیوەندیدارەکان هەم بەڕێز قایمقام و پۆلیس و پۆلیسی هاتوچۆ هاوکارمان بوونە و ئەم ساڵیش وەکو ساڵانی پێشوو نییە و قەرەباڵغ و لۆدە زۆرەمان لەسەر بێ سەرنج نەماوە هەر ڕۆژێک ئەو سارەیەکە دێ یەکسەر بەتاڵێکە. کەواتە ئامادەکاریتان کردووە بۆ وەرگرتنی ئەو گەنمانی کە جوتیاران دەیهێنن واتە لە سایلۆکاندا بەنامێکتان داڕشتۆ پلانتان هەیە کە چۆن ئەم گەنمانە ڕێک بخەن؟ بەڵێ بە تاکید مەبەست لە ڕووی چیەوە یعنی لە گەنم دەگاتە دەستی ئێوە چۆن ئامادەکاریتان کرۆ کە ئەو بڕۆزۆرە وەربگرن بۆ ئەوەی کە چۆن بڵین شێوەیەک ڕوو نەدات هەموو جوتیاران بتوان بەشەکەی خۆیان بێنن بەبێ ئەوەی کە گرفتێکیان بۆ دروست بێت و ئێوە ئاسایی بتوان ئەو بڕەوەرگرن لێن. جاران زۆر چاوەڕێیان دەکرد جوتیاران چاوەڕێیەکی زۆریان دەکرد تاوەکو گەنمەکە وەردەگیرە. بەڵێ ڕاستە ساڵانی پێشوو بەهۆی ئەو خەرەباڵغێ زۆرەوە ڕەنگە تا 2 ڕۆژ و 3 ڕۆژوانە بمانایەتەوە بەڵام ئێستا ڕاستە و خۆ و سارانەی کە دێن یەکسەر ئەکرێنە ژوورەوە و ئەگەر هاتووە و قەرەباڵغی لۆدەمان لەسەر دروست بوو ئێمە میکانیزمێک دانین ئەو کاتەی کەینە ناوچە و بە سەرەیان کەینە ژوورەوە. زۆر باشە کاگە من ئەگەر باز لەو بکەین کە ئەو پارەی کە ئەم ساڵ دیاریکراوە پێم وابێت بە دوای ماوەی هەفتەیەک بۆ 10 ڕۆژ پارەکانیان وەردەگرن ئایا ئەم بەڵێنە ڕاستە وەکو ساڵانی ڕابردووتری لێ نابێت کە جوتیاران دوای چەندین ساڵ پارەی گەرمی جوتیارانیان وەرنەدەگرن ئەم ساڵ ئەمە چارەسەر کراوە کە و پارەی بۆیان دیاریکراوە بە خێرایی وەری بگرن؟ بەڵێ پێشتریش ئەوەی کە گرفتی هەبووە 2014 و 15 و 16 ژینال لە 18ەوە هیچ ساڵێک تاخیر نەبووە و بە تایبەتی بۆ ئەم ساڵ عێراق تا ئێستا 2 وەجبە پارەی تەرخان کردووە هەر وەجبەی بە 500 میلیارد دینار یعنی 1 تریلیۆن دیناری تەرخان کرد بۆ ئەم ساڵ و ئێستا پارە گەیشتۆتە پارێزگاکانی هەرێمی کوردستان پێشەوەی گەنم وەرگرن پارە هاتووە کەواتە لەوانەیە نەگاتە هەفتەیەک بۆ 10 ڕۆژ پارەکانیان بینێ. بەڵام زۆر جار جوتیاران زۆر جارانی جوتیاران مەقسی جوتیارانە کە لێرە لەوانەیە گفتوگۆمان لەگەڵدا کردبن بتمانیان نییە بە حکوومەت لە کاتی وەرگرتنی و پارێدا یعنی ئێستا زۆرێک لە جوتیاران کە گوێم لێیان بووە ئەمساڵ خەمی ئەویانەیە کە و پارێش گەشتووە بە شێوازە لە شێوازەکان حکوومەت بیا بە شتێکی دیکە بڵێ وڵاوە قەرزاری فلانەشت بووین هیچ زەمانەتێک هیچ گرنگتێک هەیە کە جوتیاران ئەمساڵ ئەو پارەیە وەربگرن؟ بەڵێ بە تایکی چکێمە ئەم پارەیە لە بەخاو دێ و حسابێکی تایبەتیمان هەیە لە بانقەکانە و تا ئیستا هیچ گرفتێکی بۆ دروست نەبووە دڵنیایەنەکەمەوە هیچ گرفتێکیش دروست نابێ. کاکێ من سڕڕای ئەوەی کە ئێوە هاوکارێکی زۆری جوتیاران دەکەن ئەمساڵ بڕێکی گەنم زۆر وەردەگرن بەڵام لەگەڵ ئەوشدا جوتیاران تووشی هیچ گرفتێک بوونەتەوە یاخۆت لە شێوازی وەرگرتنی گەنمەکانە ئێوە هیچ گرفتێکتان بۆ دروست بووە؟ سواز بەخوا تا ئێستا هیچ گرفتێکمان بۆ دروست نەبووە هیچ گرفتێکیش بۆ جوتیاران دروست نەکراوە و زۆر هاوکاریانەکەین و ڕێنمایەکانیان بۆ شیەکەینەوە بۆیان باسەکەین. زۆر باشە کاک دکتۆر کاکی من ئەگەر بکەمە دوا پرسیار ساڵانی ڕابردوو بەشێک لەو گەنمە پیسیپەوە بوو یاخود حەشەرات و کۆمەڵی شت هەبوو لە نێو ئەو گەنمەدا ئەم ساڵ چۆنیە گەنمەکە پاکە؟ ئێمە وەک باسم کرد بە هەموو ڕێکارەکانی تاقیکە ڕوا گەنمێک پیس بێ بە دڵنیایە وەری ناگرین هەرچەند ڕێنمایەکان سوک کراون بەڵام ئەوەی کە پیس بوو زیاتر ئەو گەرمانە بوون لە ساحەیە هەڵەگیران یعنی داپۆشراو نەبوون ئێمە سایلۆکانمان پێشتر تاقیم کراون پاک کراونەتەوە و کەپسن بە هیچ شێوەیە هیچ شتێک هیچ ئاژەڵێک هیچ شتێک ناتوانێت بچێتە ناو گەنمەوە.
زۆر سپاس کاکێ من محەممەد بەڕێبەری سایلوی چەمچەماڵ سپاس بۆ کاتێ بێمت بەخشی سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بەڵازان و خۆشەویستان لە شاری چەمچەمان هەر لە شاری چەمچەمان بە بوونی ڕۆژی گیانی منداڵان و کۆمەڵێک چالاکی ئەنجام درراوە بەوەی کە چەند ڕۆژی ڕابردوو ڕۆژی گیانی منداڵان بوو لە بەشێکی زۆر لە شار و شارشەکان چالاکی جۆرا و جۆر ئەنجام درراوە بامان شێو لە چەمچەماڵیش کۆمەڵێک چالاکی ئەنجام درراوە پێکەوە بینەری دەبین. بەبوونەی ڕۆژی گیانی منداڵانەوە پیرۆزبایی لە هەموو منداڵەکانی کوردستانەکەم پیوادارم هەموو ڕۆژێکیان جەژن و خۆشی بێت ئەمە هەنگە زۆر خۆش بوو دەستیان خۆش بێت زۆر سپاسەوە. پیرۆزبایی لە هەموو کەسێکی کوور دەکەم زۆر خۆشە ڕۆژی مناڵان بۆ هەموو گەلی کورد ئەمە هەنگە زۆر خۆش بوو دەستیان خۆش بێ و نمونەیان زۆر بێت. پیرۆزبایی لە خۆم و هەموو منداڵەکان دەکەم لەگەلی کورد و هیوادارم هەموو ڕۆژێ جەژن و خۆشی بێم. زۆر خۆش بوو من شوێنێکتان پێشکەش دەکەم پارکی شەهیدان تا ئەوەی کەوا ئێمە بۆ خۆمان دڵخۆش بین و کەس ڕێگریمان لێ نەکەن. بە بۆنەی یەکی ڕۆژی مناڵانی یەکی شەشەوە پیرۆزبایی لە هەموو مناڵانی گەلی کورد دەکەم و پیرۆزبایی لە خۆم دەکەم. پێویستە زۆر پێویستە. وەڵا زۆر سپاسی ئەو کەسە دەکەم کە ئەم شادی و خۆشی بۆ ئێمێنا و زۆر دەستخۆشی لەواکەم کە هاوکاریمانی کردووە. ڕۆژی گیانی مناڵانە پیرۆزبایی لە هەموو مناڵێک دەکەم هیوادارم هەموو ڕۆژێکمان خۆشی و شادی بێت. یەکتەنە خودایە دووبە بەودایە سەخشک و بەراکان جۆرە و ڕێیەکان پێنج ڕوخلەکانی ئیسلام شەش کاتی لە قاوەسا حەد بۆ نانی بەیانە حەد بە قوتەبخانەمە نۆ دەستپێکیوانەکە داوڵە بەفراوەکان ئەوانەی کا پێغەمبەرمان مژدەی باشی پێدەی. هەنگو سەیرانە لە یاری بۆنەکانە لە هەنگو سەیرانە لە یاری بۆنەکانە بۆ ئەو ڕۆژە بەڕۆژە وایە هەر بەخۆشی وەکو بەشی ڕۆشنبیری مناڵانی چەمچەماڵە هەردوو خانەی چەمچەماڵ بۆ ڕۆشنبیری مناڵ و خانەی شۆڕش هەموو ساڵێ ئەم یادە یادی یەکی شەش ڕۆژی جیهانی مناڵانە ئێمەش وەکو هەم دوو خانەیە لە شۆڕش و چەمچەماڵ پێمان باش و مناڵانی چەمچەماڵ و شۆڕش هیچیان کەمتر نییە لە مناڵانی جیهان ئەم یادە پیرۆز ڕاگرین هەموو ساڵێک ئەم ئاهەنگەیان بۆ ساز دەکەن ساڵانی پێشوش هەر ئەم بەرنامەیان پێشکەش کردەوە بە شێوەی جیاواز هەر ساڵی بە شێوەیەک ئێمە زیاتر بیرمان لەوە کردوێتەوە کە شتی نوێ پێشکەشکەین بە مناڵان پێمان خۆش بۆکو پامێکی ژنگەی بەشداربین لە کۆمەڵێ لەو چالاکیانەی کە هەم خۆمان ئەنجاممانداوە هەم بە تایبەتی خانی ڕۆشنبیری منداڵانی چەمچەماڵ و شۆڕش سوپاسیانەکەین کە ساڵانی پێشووی ئێمە ئاهەنگی تایبەتمان بە گۆرانی و مۆسیقای تایبەت بە ژینگە کرد و ئێمە ئەم ساڵ بە هەمان شێوە بەشدار بووین لەگەڵیانە بە چەند نامیلکەیەک و گوڵی سروشتی پەیامەکەمانەوە بوو کە منداڵان لەم بۆنانەیە بیریان بێنرێتەوە کە ژینگە گرنگە و وەکو هاندانێکیش بوو بە تایبەتی ئەو منداڵانی کە بابەتی ژینگەی یاخود بەرهەمی هونەریان پێشکەش کرد ئێمە خەڵاتمان پیاندا.
دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان لە تەوەری سێمدا باس لە گرنگیدان دەکەین بە توانە هزرەکانی منداڵ لە بیرکاریدا کە ئێستا خۆشببختانە لە جیهاندا کۆمەڵێک پرۆگرام هەن کە کار لەسەر بەهزکردنی لایەنی هزری منداڵ دەکەن و یەکێکیش لەو پرۆگرامانە پێی دەوترێت پرۆگرامی ماجیگمات کە یەکێکە لەو پرۆگرامانی کاریگەری هەیە لەسەر یادگەی منداڵ و کاریگەری هەیە لەسەر دروستکردنی منداڵ لەسەر توانە هزریەکانی بۆیە ئاماژە دەدەین بۆی کە ئایا پرۆگرامی باجیگمات چیە چۆن سوود بە خوێندکار دەگەێنێ و ئەو ڕاهێنەرانە چۆن دەتوانن ئەو تەکنیکانە بەکار بهێنن بۆ ئەوی منداڵ بتوانێت سوودی لێ ببینێ بە تایبەتی لە زانستی بیرکاریدا. ئەمڕۆ گفتوگۆ دەرباری ئەم بابەتە دەکەین لەگەڵ ڕاهێنەرێک کەویش خات و شێرێ بەهادینە ڕاهێنەری پرۆگرامی ماجیگمات. خات و شێرێ بەخێربێ. زۆر بەخێر بێن. ڕەنگە لای ئێم وڵای زۆربەی بینەرانیش ئەو پرسیار بێ کە پرۆگرامی ماجیگمات چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئەم بانگەشتا دەستخۆشتان لە یەکەم بۆ ئەم پرۆگرامە جوانە. پرۆگرامی ماجیگمات پرۆگرامێکە تایبەت ئیش لەسەر هزری مناڵەکەین چونکە هەمومان ئەزانین کە هزری مناڵ پاکە و مێشکی خاوێنە بۆیە ئەم پرۆگرامەشمان داناوە. ئەم پرۆگرامە ئیشکردنمان بە ژمارەکانە و بە دیاریکراوی کار لەسەر هەردوو لای مێشکی مناڵەکەین لای ڕاست و لای چەپی بە کۆمەڵێک ژمارە سەرەتا کۆمەڵێک تەکنیکە فێرەکەین ئەویش بە ئامێرەکە پێی وترێ ئامێری ئەپاکۆس کە تەکنیکەکان فێر بوو با شێوە ستانداردە وردە لەم ژمارانە فێری ئەکەین ئەم مناڵە سەریع بە لە حسابکردنە لیڤڵ دوای لیڤڵ ئەڕوات لیڤڵەکان لە لیڤڵی زیرۆ دەست پێکات تا لیڤڵینەوە لیڤڵ دوای لیڤڵ قورستر ئەبێ ژمارەکان و هەدفمان ئەوەیە لیڤڵ دوای لیڤڵ ئەم مناڵە سەریع بێت لە حسابکردنی ژمارەکانە. ئەمە وا لە مناڵەکە ئەکات یەکەم شت ڕاستە تۆ لایەنی بیرکاری و هزری بەهێز ئەەکەی بەڵام کار لەسەر لایەنی دەرونی مناڵەکەش ئەەکەین. ئەم مناڵە وای لێ دێت دەرئەنجام باوەڕبوونی بەخۆی زۆر ئەبێت وای لێ دێت کە توانای یادگەی بەهێز بێت توانای بیرەوەری بەهێز بێت و بە دیاریکراوی کار لەسەر مێشکی مناڵەکات. زۆر باشە مامۆستاگەر باز لەو بکەین ئەم زۆرە پرۆگرامە دەبێت لە تەمەنی چەنەوە دەست پێ بکەواتە ئەو خانانەی مێشکی منداڵ لە چەنەوە دەست بە و جوڵە و وەرگرتنی ئەو زانیارە بیرکارانە دەکات. زۆر باشە خۆی پرۆگرامەکە کە دانراوە لە تەمەنی 3 ساڵەوە ئەو کاتی کە مناڵ بە تەواوەتی ئەتوانێت کە دەربڕینی هەبێت قسەکردن بە تەواوەتی بکە لە 3 ساڵەوە تا تەمەنی 7 ساڵوادا هێشتا هەر مناڵە نەگەشتۆتە 8 ساڵ لە 3 ساڵ بۆ 7 ساڵ دانراوە و بۆ هەر ئاستێکیش کە دانراوە ئێستا ئاستی 3 ساڵەکە جیاوازە لە 4 ساڵ جیاوازە لە 5 ساڵ قۆناغ دوای قۆناغ لە 3 ساڵەکە سەرەتا فێری ژمارەکانی ئەکەین وردە فێری ئەوەکەین چۆن ئامێرەکە بکرێت چۆن بەکاری بهێنێ. زۆر باشە کەواتە چ سوودێک بە منداڵ دەگەێنێ ئایا تەنها ئەوەیە کە لە بیرکاریە باش دەبێت خۆت بە هەمان شێوە دەتوانێت یادگەی بەهێز بکە. جا من بیر بێ کە لە خوێندرگە بووین هەمیشە ئەوانەی کە مێشکیان زیاتر ئەدەبی بوو هەمیشە کێشەی بیرکاریان هەبوو. ئایا بەڕاستی دەتوانێت ئەمە سوود بە هەموو منداڵێک بگەێنێ ئەگەر بۆ من حەزم لە بابەتی بیرکاری نەبێ ئەتوانم سوود لەم پرۆگرام وەرگرم؟ دەستخۆش پرسیارێکی جوانە ئێستا بەجددی لە قۆناغەکانی خوێندنی شا کێشەی زۆری دایک و باوکە کە مناڵەکەی لە کۆمەڵک بابەتی زانستیا باشە لە کۆمەڵک بابەتی ئەدەبیا خراپە و لەسەر تاژ ئاماژەم پێیان پرۆگرامە کار لەسەر هەردوو لای مێشکی مناڵەکە بێگومان لە هەموو بابەتەکانی خوێندنی زۆر ئیسفادەی لێەکە. ئێمە نمونەشمان لە مناڵمان هەبوو ساڵی پار ئێمە بەشداری کردووە لە کۆمەڵک بابەتی ئەدەبی قوتابخانەی لاواز بووە ئەم ساڵ کاتوتەوە لای ئێمە فیدباکی زۆر باشی. زۆر باشە ئەمە وەسا ئەو جیاوازیت چییە لەم پرۆگرامەدا لەگەڵ بیرکاریانی کە ڕاستە ئەم پرۆگرامە ئەو ژمارانەی کە حساب ئەکرێت یعنی بەس ئەوە نییە فێر بکرێت کە چۆن کۆبکاتەوە لێ دەربکات چکە ئەو عادی لە مەکتەبیش ئەو فێر ئەکرێت نە ئێمە کار لەسەرەوەکەین کە وردە سەریع بێت لە حسابکردنە کە سەریع بێت لە حسابکردنی ژمارەکانە ئەمە وای لە مناڵەکە ئەکات هێزری بەهێز بکە و یادگەی بەهێز بکە. زۆر باشە ئەمڕۆ خوێندکارێکی تۆ لێرە و کوڕاهێنەرێک هێناوتە لەگەڵ خۆتە کاک ژێنەر وایە ژێنەر وریا خوێندکاری پرۆگرامی کاک ژێنەر تەمەنە چەنە کەی بەشداری ئەم پرۆگرامەت کرد؟ من هەر بە 12 ساڵم و بە 12 ساڵیش هاتم بوو بەشداریم کرد. ئایا فێربوون قورسە بۆت کە ئەم بابەتانت خوێندیا خۆت سوودی لێ بینیوە لە خوێندنگە؟ سوودم لێ بینیوە بەڵێ. ئەوە وای کردووە کە نمرەکانت بەرزتر بێتەوە؟ بەڵێ بەرز کردووە. پێشتر لە خوێندندا لە بیرکاریات چۆنی دەرسەکان بیرکاری؟ وەڵی خۆی تۆزە خراپ بووم بەس کە چوومە نام دەورەیە ئێستا لە 6 56 منە.
زۆ باشە کاریگەری هەبوو لەسەر دەرسی بیرکاری دەم زۆرە پرۆگرامە ڕۆژانە چەند کات دەبەخشی بە فێربوونی ئەم پرۆگرامە هەم لە ماڵەوە هەم لەو شوێنی کە فێری دەبی خۆی شەممان بوو و ڕۆژانەش ئیتر هەنجار بە ئەپۆکەسەکەش تۆ زەرهانەشتمە کرد. زۆر باش خات و شوێنێ ئێوە هەڵسەنگاندنتان هەیە بۆ ئەم مناڵانەواتە بۆ ئەوی کەیتر دایک و باوک دڵنیا بێ ئەم منداڵە بەڕاستی سوودی لەم بابەتە بینیوە کە ئێوە پێیان نەڵێنەوە بە دڵنیایەوە بەڵێ سەرەتا کە مناڵەکە دێتە لای ئێمە تێستێکی IQ ستانداردمان هەیە بۆ مناڵەکەی ئەەکەین ئەم تێستە لای ئێمە بۆ ئەوەیە کە هەم ئاستی IQ مناڵەکە هەڵسەنگێنین و هەم ئێمە بزانین کە ئایا ئەم مناڵە دێتە لای ئێمە بۆی حەقی نەفەوتێ لە چ لیڤڵێک بەشداری پێ بکەین و دوای ئەوەی کە لیڤڵەکە تەواوکات چکە هەر لیڤڵێک 3 هەفتە ئەخایەنێت 3 هەفتە بۆ 4 هەفتە ئەخایەنێت کە تەواو ئەبێت هەمان تێست جارێکی تر ئێمە تێستی ئەکەینەوە بزانین ئایا ئاستی IQ چەندێک فەرقی کردووە پاشەوەی لە ماجیک ماسا بەشداری کردووە. لە هەرێمی کوردستاندا ئەم جۆرە پرۆگرامە گرنگی پێدەدرێت دایکان و باوکان ئاگاداری ئەم جۆرە پرۆگرامن قوتابی یاخود مناڵەکانیان بێنە ئەم پرۆگرامی ئێوە. هەڵبەتە ئەم پرۆگرامە بۆ کوردستان تازەیە بەڵام لەگەڵ ئەوەشا بە خۆشحاڵیەوە یعنی هەستی پێ ئەەکەین ئێمە خۆمان لە بوارەکەین ینی ئەم ساڵ پێشوازیەکی زۆر باشی لە ئەکرێ لە چاو ساڵی پێشووترا بەڵێ بە دڵنیایەوە دایک و باوکیش حەزیان لەیەتی. ئەو تەمەنانەی کە سوود لەم پرۆگرامە دەبینن ئەگەر بوون نە تەمەنی گەورەتر بێ ئێوە تا چەندێک چ تەمەنێک وەر ئەگرن بۆ ئەوی سوود لەم پرۆگرام ببینێن خۆی ناڵێم پرۆگرامەکە بۆ تەمەنی 3 ساڵ تا تەمەنی 7 ساڵە کاتە کەسێک لەو تەمەنە زیاتر بێ سوود لەم پرۆگرامە بینێ سوودی لێ ئەبینێ بەڵام بۆ شێوازەنا چونکە لە 3 بۆ 7 تەمەنێکی مناڵەوە و باسیشمان کرد مێشکی هێشتا پاکە ئیسفادەی لێ ئەکات بەڵام بە شێوازەکەی پێشتر شوێنە دەکرێت کۆمەڵی پرسیایی لێ بکەی یاخودەوە چۆنیە پرۆگرام. هەڵبەتە ئێمە لەناو پرۆگرامەکەدا دوو شێوازمانەیە شێوازێکمان بە ئامێرەکە کە پێی ئەوترێ ئەپاکۆز شێوازەکەی تریشمان بە خەیاڵە یعنی ئەو مناڵە لە خەیاڵی خۆیان ئەپاکۆسەکە دێنێتە بەرچاوی خۆی و بەبێ بەکارهێنانی ئەو ئامێرە ژمارەکان حسابەکات. ئامادەی ژێنەرگیان بەڵام بە خەیاڵەکەی 3 1 minus 4 equal 0 4 minus 3 5 equal 6 5 3 minus 2 equal 6 2 5 minus 2 equal 2 5 minus 2 equal 5 Bravo. 6 1 minus 5 equal 2 4 minus 1 6 equal 9 3 6 minus 5 equal 4 Bravo. هەڵبەتە ژێنەر تەنها ئاستی زیرۆشی تەواو کردووە ئەین تەنها کە بەشداری کردو تەنها یەک ئاستی تەواو جاک ئەمە وەسە دەمان تێماگەینی ئەم حرکاتانە چۆنی ئەو تەکنیکانە چینکە بەکاری هێن و حرکانە زۆرمان وەکو پێم وت لەوانێ تێشماوێ من تێ نەگەین ڕاستە ئێمە خۆشمان گەورین کە کاتێک ژمارەی زۆرمان پێڵی یەکسەر حاسی بکەگرین بەدەستمان و حسابات دەکرێت بەم پرۆگرامە مەسەرەن ژمارەیەکی زۆر قرس بۆ وترێکسەر ئەم بەڵێ لیڤڵ دوای لیڤڵ ژمارەکان زۆرتر ئەبن قورستر ئەبن ئەچنە خانەی هەزاران دەیانی هەزاران زۆرتر ئەبێ ژمارەکان بەڵێ بە دڵنیاییەوە کاتە تەکنیکەکان چین زیاتر مناڵ چۆن سوودی لێ ئەبینێت تەنها ئەو دوو شێوازیە کە باسە کرد یاخود تەکنیکی تریش هەیە کە کاتێک مناڵەکە دێتە لای ئێمە بوو مدەی 4 هەفتەی کە بۆی دانراوە تەوزیعمان کردو بەسەریە سەرتا فێری کۆمەڵک تەکنیکەکەین کە تایبەتە بە مێشکی مناڵەکە و لەگەڵ مێشکی مناڵەکە ئاڕۆین وردە وردەوای لێ دێت مناڵەکە ئۆتۆماتیکەن تەکنیکەکان فێرە بێ ینی پێویست بۆ ناکە بیری لێ بکاتەوە کە چۆن جوڵە بکە چونکە ئێمە جوڵە ئەەکەین بەم ئامێرە ڕاستە ئێمە کە کاتێک ژمارەکانی پێڵێن ئەڵێن 1 + 3 - 4 ئەکاتە چەند ئێمە ڕاستە ژمارەی پێڵین بەڵام ئەو لە خەیاڵی خۆیان جوڵە ئەکا یعنی بە تەکنیک جوڵە ئەکا بۆ موروانە وەک کاتێک لە خەیاڵی خۆیەتی ئەپاکۆسەکە دێنێتە بەرچاوی خۆی ئێمە بەس دەستی ئەبینین بەس مناڵەکە لە خەیاڵی خۆیان ینی ئەپاکۆسەکە لە بەردەمیایەتی جوڵە بە ئەپاکۆسەکە ئەکا کاتە جۆرێکە لە تەکنیکەکانی یادگا ڕۆژانە لە قۆناغی یەکەمە با بڵێن چەند ئەم منداڵە پێویستی بەڕاهێنانێت پێویستی بۆ هەیە چەند کاتژمێری پێویستەکە
ڕۆژانە ڕاهێنان بکات. ئێمە خۆمان لە دەرسەکەیان تقریبین کاژمێر و نیوێک لەگەڵیان نابین، بەڵام هەمومان نەزانین کە مناڵ تۆ ناتوانیت وەکو گەورە دایبنی شوێنیت و محاضەڕی بۆ شارحەکەی ئەبێت کارێک بکەیت کە ئیسفادە لەم پرۆگرامە کاتە پرۆگرامەکەتان تەنها نەزەری نییە بەڵکو بە شێواز یاریەوە بە ئەکیدی و یاریش لە ناو پرۆگرامەکە کە ئەکەین بۆ یاری نایکەین یاری وەرگرتن لە مناڵەکە وە سەرجەمیش یاریەکان هەر هەمووی یاری هزری و یاری بەهێزکردنی زۆر باش مامۆستا ئەمە بۆچی بە ئینگلیزی بوو ینی سلانی خەڵک پرسیارکە بۆچی بە کوردین ینی ئەم شە بەڵێ ئێمە ئامانجی هەر سەرەکیمان لەم پرۆگرامە ئەوەیە کە هەر مناڵێک بە نوێنەری وڵاتێک پێشبڕکێ لە بەشداری پێشبڕکێکی عالەمی ئەکا لە وڵاتی مالێزیا خۆشبەختانە ئەم پرۆگرامە ئێستا لە کوردستانە تازەیە بەڵام ئێمە لە هەوڵی ئەوەیان کە مناڵ ئامادە بکەین بۆ ئەو پێشبڕکێ عالەمیە بۆ لەبەری پێشبڕکێکە عالەمیە و نزیکی 128 وڵات لەوێ بەشدارە ژمارەکان لەوێ بە ئینگلیزیە بۆی ئێمە ئەبێ بە ئینگلیزی فێری مناڵەکەی بکەین. زۆر باشە لەگەڵ ئەو وانانی کە ئێوە پێیان دەڵێنەوە ئاوانی بیرکاری ئەوانی کە خۆیان لە خوێندنگە دەیخوێنن هیچ ئاماژە بە و زانستە دەکەن واتە یان ئەو تا بەس تەکنیکەکانی خۆتان و ئەوانانەی خۆتان بۆتان بەس ئەوانانی کە تایبەتە بە پرۆگرامی ماجیک ماس. زۆر باش مامۆستا شوێنێ ئەگەر بڵین منداڵێک یان خۆت بێتر کە گەشتە گەنجێتی و مەسەرن بە تەواتی فێری ئەم پرۆگرامە بوو دو ڕۆژی ئەم کەسە چی لێ دێتواتە چ سوودێک دەگەنێ بە دو ڕۆژی ئەم قوتابیە. ئێمە لە ئێستەوە کە مناڵە ینی هەستی پێ ئەەکەین ینی سێ مانگی هاوینی پار مناڵم لەگەڵا بۆ ئێستا کە هاتوتەوە لە زۆر ڕۆژ گۆڕاوە تەنها بە سێ مانگ کە لای من بەشداریەوە نییە سەرەتاش باسم کرد ینی پەیوەندی بەلایانی دەرونی مناڵەکەشەوەیە متمانە بەخۆبوونی لە ئەم مناڵە زیعەکە یعنی چۆن ئێستا ئێم پێمان سەیرە کاکژێنەر ئەو هەموو ژمارانە ئەکا کە ئێستا لە لێڤڵی زیرۆیە یەکسەر بە خێرایی پێمانەڵە لە کاتێکە ئەگەر گەورەیەک بین زانکۆشمان تاو کردە زۆر بەمان کە کاتێک ژمارێکی زۆرمان پێ ئەڵێ قورسە بۆمان بە حاسیبەیەکی ئەمە متمانە بەخۆبوونێک لە ئەم کەسە دروستەکات باوەڕ بەخۆبوونی لا دروست شوێنێ خان چەند لیڤڵە لە لیڤڵی زیرۆ دەست پێکات تا لیڤڵینەوە تالیڤڵین باشانی ئێوە ساڵانە هەر لیڤڵێک 4 هەفتە ئاخایانێ کەسێکێتە لا ئێوە مناڵێکێتە لا ئێوە ئەبێ لە لیڤڵی زیرۆ دەست پێ بکە یاخود ئەگەر بۆ ئاستێکی باشی هەبوو ئەوە دەتوانێت بچێتە لیڤڵێکی بەرزتر وەکو ئاماژم پێکرد ئێمە تێستێکمانەیە تێستی ئایکیوە کاتە ئەگەر تێستەکە زۆر بەڵێ ئەوە ناتوانین مناڵی وایە زۆر باشە و لە ڕووی تەمەنەکەشی و تەمەنەکەش بۆ ئێمە گرنگە ینی هەم ئایکیو باشە و هەم تەمەنەکەشی بۆ نمونە لەو تەمەنانی ئێمە لە ئاستێکی سەرەتایەدای باشە دایک باوک سەر پشکە لە چی لیڤڵەکە بینێرە بۆ نمونەگەر یەکێک تەنها لیڤڵی یەکەمی کردبێت و نەیە بچێتە دووەم ئاسود لەم پرۆگرامە دەبینێ سوودی لێ وەرئەگرێت بەڵام وەکو باسم کرد پرۆگرامەکە سیلسیلەیە یعنی مەرحلە لە دوای مەرحلە ئیسفادی زیاتر ئەکا. زۆر باشە ئەگەر قوتابی گەشتە مەرحلەی نۆی تاو کردواتە دەکرێت من بۆ منە لێرەوە هەر ژمارێکی پێ بڵێم بۆ منە بڵێم 50 زەربی دەناقسن 4 ینی ئاواشتێکی لەو بابەتێ پێبووتێت وەڵام باتەوە ینی بەدڵنیایەوە ئێمە هەتا لیڤڵی 6مان کۆکردنەوە لێ دەرکردنە لە دوای ئەوە ئەچینە سەر کەڕەتەکانی فێر ئەەکەین بە دڵنیایەوە ئۆکو باسم کرد لە ئەپاکۆسەکە شاتیایەتی ئەچینە خانی هەزاران دەیانی هەزاران ژماری زۆر گەورە کانی ئەگەر لەسەر تەختەکەش بینیستی زۆر گەورەیە بەڵام ئەم بەخەیاڵ بۆت ئەکا دقەیەکیشی پێناچێت هەر لیڤڵێک مای چەند دەخایەنە چەند مانگە ئاخۆت هەموو ساڵێک لیڤڵێکە و بەم شێوازە هەر لیڤڵێک 4 هەفتە ماوەی مانگێک دەخایەنێت هەر هەفتەی 3 ڕۆژە کاتەگەر لە هاوین نابەشداری بنۆ چونکە ئێمە مناڵەکانمان مەکتەبیان هەیە و لە کاتی مەکتەبی شات و ناکرێت بەردەوامی لەگەڵی بەشداربی خۆی نابێت لەیدا ببڕی بۆی تەکنیکەکانی بیر نەچێتەوە ئەبێ لەگەڵیبی بەڵام ئێمە مناڵمان زیاتر هاوین تایە بەشداریەکە کاتە هاوین کە بەشداری دەکات چەند لیڤڵ فریا دەکەوێت ینی ئێستا ئێمە پار ساڵ بەبوونی ئەوەی کە مەکتەب کەمێک دواکەوت تەنها 2 لیڤڵ فریاکەوتین ئەم ساڵ بەنیازی ئینشاءالله ئەگەر خوایار بێ 3 لیڤڵ فریا بکەوین وڵا ئەچمە لای ژێنەر بیان ئەگەر باسێکمان لەو پاپاسە بۆ بکەیت کە چۆن بەکاری دەهێنی خۆی یەکەم خۆی هەرجێک دیژدا بەسوی دوم تر ئاچێتە دەیەکان وی سێم ئەچێتە سەیەکان ڕەنگەکان جیاکراوەتەوە بەڵە خۆی ئەپۆکەسیش خۆی وا تۆزە و کاکولەیتر وە بەس خۆی ئەمە یعنی یەکسەر
هین پرسیارەکە فران ئەمە بێ خۆشی بێکی بەس هین کاتە ژێ ئێستا پێویستە بە حاسی بۆشتیوانە ماوەیە ئەمە پێ بێتوانی حسابات بکەیان بەڵێ ئەگەر بەوەش تۆزێک حساباتی کەمە بۆ بکات ئەگەر ڕاهێنانەکانمان پێ بڵێ بۆ تۆ بە خەیاڵی خۆت ئاسانتریان بەوەیان خۆی زۆر خاڵ بەڵێ خاڵ خیاڵەکە باشتر بوو چکە هیچ ئەمریکا لە بەردەمانیە ئەو زۆر ئاسان خۆی عادی کە مناڵەکە وردە ئیتر تەکنیکەکان فێرە بێ حەزی لە ئەپاکۆسەکە نییە حەزەکە زیاتر بە خەیاڵ بیکە ژێنەکان 4 5 minus 9 equal 0 bravo 4 minus 4 9 equal 9 3 6 minus 9 equal 0 9 minus 9 2 equal 2 9 minus 6 minus 1 equal 2 9 minus 9 3 equal 3 9 minus 9 4 equal 4 زۆر باش مامۆستا دەست خۆش کاکەژێن وەزارەتی پەروەردە لایەنێک مەسەلەن ئەگەر هاوکارتان بێت سپۆرتان بکات دەکرێت ئەم پرۆژێ فراوانتر بکرێت دەکرێت قوتابیەک یاخود منداڵێک بنێنینە دەرەوە لە پێشبڕکێکی نێودەوڵەتی جیهانیدا بەشداری بکات پێم وابێت ئاماژەشە بەوە کرد کە پێشبڕکی نێودەوڵەتی لە وڵاتتان دەکرێت ئەگەر ئەمە پەرە پێ بدرێت منداڵمان لەو ئاستایە کە بتوانین بینێنی دەرەوە نوێنەرایەتی کورد بکات و شانازێک بێنێتەوە بۆ کورد و بەشدار بێ لەو پێشبڕکیانەدا بە دڵنیاییەوە بڵێ سپاس بخوا مناڵی زۆر باشمانەیە کە توانای مێشکیان زۆر باشە من مناڵەکان کە دێنە لام یەکسەر پێیانەڵم ئەم پرۆگرامەوە ئەم ئامێرە ئەبێ ببێت بەڕەفیقت جیاواز لە هەموو یاریەکانی ترت و سەرەتا کە دەست پێ ئەکەین پێکەوە من لە هەموو پرۆگرامێکمان سەرەتا ئەڵم وەکو خێزانێکمان لێت وەکو خوشک و برایەکمان لێ تەنها هەدەفمان ئەوەیە کە بتوانین زۆر بەسەریعی ژمارەکان حساب بکەین. یعنی تێگەیشتنی مناڵ بۆ ئەم قسانە زۆر باشە یعنی یەکسەر لە وانەی دووهەمەوە لە پاژوانی یەکەم یەکسەر هەستی پێکەی چ تموحێکی هەیە کە بۆ ئەوەی کە بەشداری بکات چ تموحێکی هەیە بۆ فێربوون و بە دڵنیاییشەوە ئاستی مشکی مناڵەکانی ئێمە زۆر باشە. من هەر لەم کەناڵە بەڕێزەی ئێوە من داوا ئەەکەم کە حکوومەتیش وەلایانی پەروەردەش بێنە سەرخەت چکە بەجددی پرۆگرامێکە لە وڵاتان زۆر گرنگی پێ ئەدرێت. خاتوشێنە زۆر جاردایک باوکان دەبینین زۆر گرنگی دەدەن بەلایانی زمان بەلایانی زانستەکانی کۆمپیوتەر و تەکنۆلۆژیا ئەوانە بەڵام زۆر کەم گرنگی دەدرێت بە بواری زیرەکی و هزری و بەتایبەتیش لەوانەی بیرکاریدا ڕەنگە ئێستش دایک و باوکان کە سێرمانەکان بە جۆرێک لایەن پرسیار بێت بەڕاستی سوودی چییە؟ زۆر باوکان ناتوان لە بیرکاریە سعی بە مناڵەکانیان بکەن لە ماڵەوە ڕاستە و کێشانشمان زۆر کاریگەریەکی باشی هەبێت ئەکیدی وایە بەئەکیدی باتە ڕێنمایی چ بۆ دایک و باوکان ینی چ پێیان دەڵی بەڕاستی ئەمە سوودێکی تاوا بینێ بۆ منداڵە بە دڵنیاییەوە چونکە ئەم پرۆگرامە تەنها لەسەر لایەنی بێ ینی زۆر کات دایک و باوکە دێنە لامان ینی تەنها فکر لەوە ئەکاتەوە ئەڵێ بەس ئەمە بێت لە مەکتەب دەرەجی بیکاری بەرز بێتەوە چکە لەوانی بیکاریە لاواز ئێوە هەدەفەکەتان زۆر زۆر لەوە زیاترە کە بەس تەنها چۆنەڵی قۆڕقی بکەین بۆ وانەیەک تەنها وانەی بیکاریە تەنها هەدەفەکە بیکاری نییە. من بە دایک و باوکانەڵێم بە دڵنیاییەوە ئەم پرۆگرامە وا لە مناڵەکە نەک تەنها وانەکانی خوێندنیشی کاریگەریەکی زۆر باشدانێ لەسەر تەواوی ژیانی مناڵەکە. پێشتر ئاماژت بۆ کرد کە لە تەمەنی 3 ساڵی وابزان دەتوان بەشداری بکەن بۆ نەگەر پرۆسی خوێن دەستی پێ کرد و ئێوە دەتوانن ئەو منداڵانە وەربگرن 4 ساڵ 5 ساڵن 3 ساڵن بۆ نمونە بەڵێ لە ئێستا بیرمان لەوە کردوتەوە کە بیخینە بواری جێبەجێکردنەوە 3 ساڵ زۆر بچووکە وەکو وتمان سەرەتا ئەبە فێری ئەوکەی کە ژمارەکانی فێرکەی بۆ تەکنیکانی کە ئێمە ئێڵین نەک تەنها بە شێوازێکی نەزەڕی چکە بە تایبەتی 3 ساڵ ئەبێ ڕێک بە شێوازی خۆی فێری بکەیت و لە ئێستا ئەگەر پەروەردە پشتگیریمان بکات ئێمە ئەم بوارە ببەرینە ناو ڕەوزەکانەوە ببینە ناو مەکتەبەکانەوە بە ئەکیدی مناڵ زۆر ئیسفادەی لێ ئەکا. بە پاسێکیش لە ڕاهێنەرەکان بکەین ئێوە هەکو خۆتان سەرەتا چۆن فێربوون ئایا بەڕاستی ڕاهێنەری بتوانە پسپۆر لە بوارەکە ئەهێنن کە وانە بم مناڵانە دەوترێتەوە زۆر جار دەبینین کۆمەڵێک کەسان ڕاهێنان دەکەن کە ڕەنگە زۆر زانیاریان لەسەر ئەو بابەتە نەبێت ئێوەنەوە تاچنە گرنگیتان بۆدا ئەو ڕاهێنەرانی کە ئەم وانە ئەڵێنەوە بە تایبەت لەو بارەیە پسپۆر بوون.
من و لەگەڵ چەند هاوڕەیەکی ترمان کە ئێستا بە خۆشحاڵی ئەوانش لە بوارەکە ئیشەکەن ئێمە ڕاهێنەرێکی باوەڕپێکراوی مؤسسەی عەلیمنین کە مؤسسەیەکی عالەمیە و خۆشبەختانە لە ساڵی 2019 بۆ یەکەم جار لە کوردستان کرا و ڕاهێنەری پێکێنە ئێمە یەکێکین لەو ڕاهێنەرانە و شەهادەیەکی باوەڕپێکراوی و مؤسسەیەمان هەیە. کەواتە ئێستا شوێنێکان خۆش دەتوانی بەم شێوازە تەکنیکانە ژمارەکان بڵێیت؟ وەکو وتە پرۆگرامەکە تایبەتە بە هزری مناڵ ئێمە ئەتوانی و تەکنیکەکان هەمووی ئەزانی و ڕەنگە پەلەش بین بەڵام ناگین و ئاستی مناڵەکە زووتر فێرە بێت. زۆر باشەوە سەر شوێنێ دەکرێت بڵین پلانتان چییە بۆ داهاتوو چی دەکەن ینی ئەتانێت چی بکەن چی پێشکەش بە منداڵان بکەن لە داهاتوودا؟ لە ئێستاە ئێمە کە دەستمان پێ کردووە لە هاوینەوە دەستمان پێ کردووە کە مناڵەکان مەکتەبیان نیە بەڵام من پار زۆر هەوڵی ئەوەشمە بەجددی تمۆحم هەیە کە ئەم پرۆگرامە تەنها لە 3 مانگی هاوینە قۆڕق نەکەین وەکو دەورەیەکی ئینگلیزی دەورەیەکی کۆمپیوتەر چونکە پرۆگرامێکی هەم عالەمیە و هەم زۆریش نییە یعنی بەجددی من پار زۆریشم هەوڵاوە ئەم ساڵیش ناوەستم بەردەوام ئەبم کە بە جددی مەکتەبەکان یعنی قوبوڵیکەن ئەم پرۆگرامە قوبوڵکەن چونکە یعنی چۆن وانەکانی خوێندن گرنگە بۆ ئەم مناڵە ئەمیش یەکێکە لە وانەسلێمانی ئەمانەتانتەوە لە هەولێریش ئەوترێتەوە و پلانیش هەیە بۆ دووەکیش بێت. کاک ژێنەر تۆ دوای فێربوونی ئەم پرۆگرامە هەستی کردووە کە کاریگەری هەبوو لەسەر دەرسی بیرکاریت ینی زووتر تێدەگەی زووتر ژمارەکان دابش و زۆر ئێستا لە هاوڕێکانە زیاتر ینی باشتریت ئەتوانین زیاتر ئەو ژمارانە کۆ بکەیتەوە باشتر لە جاران ینی باشتری ئێستا کاتە خاتوشێنێن با ئاماژێکیش بۆکەن سەرەنگە دایکوڵاکان زۆر تامەزرۆ بن بۆی کە مناڵەکانیان بنێرن ئەم خۆلا بۆیە هەرچەنە ئەمە شازێکردنان بەس پێمان خۆشە بەڕاستی بینەرەکانمان لێرە سوودێک لەم دەورەیە بینن چۆن دەتوان مناڵەکانیان بنێرن و لە چی تەمەنێکەوە کۆمەڵی ڕێنمایی سەبارەت بۆ ئەو خولی کە ئێوە هەتانە. بەڵێ ئێستا ئێمە زۆر سپاسی ترین ئەکادیمێکی خۆشبەختانە کە سەرەتا من زۆر شوێنم ئەکرد چکە پرۆگرامەکە تازە بوو کە ئەم فکرم لەلا باز ئەکردن لەلایەن قورس بوو یعنی دایک و باوکی ئێمە ئەمە قوبوڵ ناکە مناڵ نانێرێتە ئێرە ڕەنگە لە ناوەندەکانیشا زۆر گرنگی پێنەدرێت لەبەری بابەتێکی تازەیە خۆشبەختانە لە ناوەندی ئەکادیمی ترین ئەکادیمیەوە ئەم فکریان قوبوڵ کرد ئێمە ساڵی پار یەکەم جارمان بوو کە لەوێ بیکەینەوە فیدباکێکی زۆر باشی دایک و باوکمان وەرگرت هەتا کاتی زستانیش یعنی بە معادلی ئەیان پرسیە و کەکەی دەست پێ ئەکەینەوە چکە مناڵەکانیان زۆر ئیسفادەی کردبوو خۆشبەختانە ئەم ساڵیش دەستمان پێ کردوتەوە ئێستا ناونووسین بەردەوامە 11 یەکەم ڕۆژی خولەکەمان ئەبێت وەکووتمان لە 3 ساڵەوە تا 7 ساڵ مناڵ ئەتوانێت خۆی ناونووس بکە ئێمە پێش دەست پێکردنی دەورەکەمان تێستێکمان هەیە تێستەکەی ئەەکەین و ئەو کاتە ئاسیمە باشە هیچ خوێندکارێک هەیە مناڵێک هەیە کە لەو تێستایە وەرنەگیرێت کێن ئەوانێک کە وەرنەگیرێت بەڵێ وەکوتە ئێستا ئێمە ناڵی هەروە وەرناگیر یان مناڵ هەیە بیرکۆڵی هەیە جۆرێک لە بیرکۆڵی هەیە دایکەکەش ئێوێ گرنگی پێ بە ئەکیدی ئەوانە حاڵەتێکی زۆر تایبەتن ئەبێ بە تایبەت لەگەڵ دایک و باوکەکەیان دابنیشین چونکە زۆر کات ئێمە بە دایک و باوکەکە ئەڵێن ینی هەر ئێمە نین ئێوە چکە ئەو خۆی مناڵە حەزی لێتی ئەبێ ئەویش یارمەتی باوە ئەویش لەگەڵمانە بێت ئەو حاڵەتە شازانە ئەبێ بە دانیشتن و جلسی تایبەت لەگەڵ دایکەکە دابنیشین و قسەی لەگەڵ زۆر باشە مادەم ئەگەر ویسیان پەیوەندیگەن ئەتوان لە ڕێی ترین ئەکادیمیەوە خاتوشێنێمە دەرفەتمانەما بەڕاستی سپاسانەکەین کە هاتین هیوادارین بینەرەکانیشمان سوودیان لەم بابەتە بینی بێ سپاس بۆ خاتوشێنێ بەهادین ڕاهێنەری پرۆگرامی ماجیگماد و ژێنەر وریا خوێندکاری مامۆستا شێنێ خۆشحاڵ بووین بە ئامادەبوونتان لە سوودێکیان ڕۆژ. بەڵازان و خۆشەویستان ڤیددیۆیەکمان هەیە کە دروستکردنی سێدوریە لە کارتۆن پێکەوە بینەری ئەو بابەتە دەبین زین چۆنی دروست دەکرێت.
بازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازی کە بڕگە بابەتەکانی ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز ببێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان